مامۆستا بەخێر بی. زۆر سپاس چۆنی؟ طبعاً زۆر جێ دڵخۆشیە کە جەنابەت لێرە ئامادەیت بووی بتوانین بە سنگێکی فراوان و بە تێر و تەسەلی باسی هەم دراماکانی خۆت و کە چەند ساڵێکە بەڕاستی یعنی خەریکی گەڕانەوەی کەلتوری دروستکردنی درامای لە کوردستان و لە هەولێریش بە تایبەتی زۆر پێم خۆش بوو کە ئامادە بووی بە خێراتن تەکەین. زۆر سپاس دەکەم. دیارە دیارە پرسیاری قورست حازەکە یەکە نادر لۆ دڵی سینگ فراوانی ونیە واللهی تووڕە یەکەش ئەوەیە هەر عمومان هەمووی گەرمە دڵنیا بەلەوەی کە ئینشاڵڵا گفتوگویەکی زۆر باشەکەین. زۆر باشیش مەناسیە من درەنگ تووڕابوو. نانا الحەمدولله باشە لەوەیانە ئیشمان کردو پێکەوە زانم کە تۆڕەبوون شتت زۆر کەمە بەس تۆڕەوی خراپ تووڕای والله کە تووڕە میترم و دەرگە چقنا ئیشەڵڵا هەموو پرسیارەکان و هەموو شتەکان لە چوارچەوەی هەم ئیش و کارەکانی خۆت و هەم دراماکان و هەم ئەو بەرپرسیاریەتێتە کە هەتە لە کوردستان تیڤی زۆر دڵخۆشم کە بتوانم تۆ وەکو بەرپرسی بەشی دراما لە سەتەلایەتی کوردستان یعنی تاوا ئێستا توانم دەربارەی دراماکەی تریش پرسیارە لێ بکەم. ئامادەبوونم لێرە بەمانە ئەوەیە کە من ئامادەمە لە وەڵامدانەوە و ئەگەر مەسەلەی هەر سانسۆرەکە بێتە لە ئەساس و نایە مەنا مقابلەکەی هەموو وەکو ئەو بەرپرسیارەتەی کامە و هەموو ئەو وەکو ئەرک و ڕۆڵەی کە وەکو کارێکی هونەریان وەکو دەرهێنەرێکیان زارێ ناڵێم هونەرمەند وەکو دەرێنەرێکە لە ناو پرۆسەکە یان لە ناو مەجالەکە ئیشەکەم لەبەرەوە یعنی دڵنیا بەلەوەی سە هەیە با گفتوگوی لەسەر بکەین. زۆر باش یعنی مەسەلەن ئەتوانی وەکو دەستوانم دراماکەی تریش جواب بدەیت کام درامایت کە مەسەد ئادیابین یەکە لەو پرۆژانەی کەمە لە کوردستان تیڤی کاری لەسەر کرایە برای بەڕێزم کاک حەسەن عەلیە ڕەنگە موافقەکردنەکەی لە سەردەمی من نەبووە وەکو بەڕێبەری بەشی دراما ڕاستەوخۆ لەلایەن برای بەڕێزم کاک نینۆز بووە کە لە ئەساسەوە ژەرە دیابین بیرۆکەیە بەڵام لە وەکو زانیاری ئەدیابین پرۆژەی کوردستان تیڤە و کوردستان تیڤی سەرپشکە یان بەرپرسەلەوەی کاتوانی چۆن مامەڵی لەگەڵ بکە و چۆن ئیشی لەگەڵ بکات چکە ئەدیابین پرۆژەیەک نییە هیچ تاکە کەسێکی بی بیرۆکەی کاگنینۆسە بەدوای پێداچوونەوەکەی هەر لایەن کۆمەڵە کەسانێک بۆ کە لە ناو کوردستان تیڤی کرایە و هەزار ڕەحمەتی لێبی مامۆستای ئازیزمان کاک کەریم سەرسبی کە نووسەر بوو کۆچی دوایی کرد بەداخەوە کە درامایەکەی نەبینی ئەوی شەرکارمەند و یەکەکە لەو کەسانێک کە لە پۆستی باڵا بووە لە ناو کوردستان تیڤی و ئەرک و واجباتی زۆری دیتی هەر ئەویش دەقەکەی نووسێ لەبەرەوە دیابین بەشە گرنگەکەی یەکەکە لە بەشە گرنگەکانی وەکو پرۆژە هی کوردستان تیڤی پەیوەندی بە هیچ بابە حتمەن هەموو پرۆژانێک کە لە کوردستان تیڤی دعمە کرێ وەکو مەسەلەی دراما خاوەندانیەکەی لە کوردستان تیڤی ئەگەڕێتەوە. باش پێم خۆش بوو یەکسەر خۆت چوویتە باسی ئەدیابین ئەمە لەوە دەست پێ بکەم کە ئەچیت بەرگوێتانەکەوێ مەسەلەن کە لە کۆی ئەو درامایە کە یعنی بەشێکی زۆری کوردستان بینەر بوون هەم هەژ دیوار هەم چه ئەدیابینیش ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە و گرفت و ڕەخنە ئەبنەوە لە لای خەڵکی ئاسایش وەک هەر ئیشێکی تر بە تاچیت و ئیشێکەگەر بوونی نەبێت ڕەخنەی لێ ناگیرێت دیارە ئیشێکە هەیە و هەندێک کەسیش پێیان باشە بۆیە ڕەخنەی لێ ئەگیرێ و زۆربەی ڕەخنەکان ژانی جێ دڵخۆشکەرین ئێستا دوای دێنە سەر ئەو بابەتە مەسەلەن کە تۆ چەندین ڕەخنە هەبوو لە دواشە و لە تۆ گیرە مەسەلەن لە هەژ دیوار یەک دووبارە نەبووە چەند ڕەخنەیەک هەبوو لە هەژ دیواری یەک گیرە دوای لە هەژ دیواری دووبارە نەبووە ئەمانە زۆر جێ دڵخۆشین و ڕەخنە ژەبێ بەو شێوەیە گیرە بەڕاستی بەڵام ئەو ڕەخنانەی کە پەیوەستن بە مەسەلەی دەرهێنان بۆ مەسەلەی هەڵبژاردنی ئەکتەر وەکو مەسەلەی داڕشتنی ئیش ڕەنگە لەوەیان من حەزارم هەبیت کە نەتوانم لە شوێنی بەڵام وەکو بەرپرسیارەتی پرسیارەکانی ئایا کوردستان تیڤی چۆن مامەڵە لەگەڵەوانە دەکا پرسیارەکانی ژەر لە چوارچێوەی مەسەلەن ئیداریاتی بەرهمێنانی درامای ئەدیابینە بەڵێ زۆر ڕەخنەگیران لەسەر مێژوو شێواندنی مێژوو مەسەلەن زۆر جارباز لە باز لە مارشەمعون نەکرێ ئەڵێ مارشەمعون کە
کراوە بە کەسێکی باش یاخود باسی سمکۆی شکاک بە شێوەیەکی تر کراوە بە جۆرێکی ترکەوتۆ یعنی لە لای خەڵک لێکدانەوەی تریان هەبووە بۆی ئەمە چۆن بووە عبور بووە بەسەر ئێوەشە یا مەسلەی عبور نییە مەسلەی ڕاستە مەسلەی مارشەمعون و مەسلەی سمکۆشکاک مەسلەیەکی گرمی ڕەخنە بوو لە زنجیرە درامای ئەدیابین بەڵام کوردستان تیڤ بە هۆکاری ئەوەی لەسەر ئەساسی پاراستنی بیرکردنەوەی دەرهێنەر و نووسەر و ڕێزگرتن لەوەی کە هەم دەرهێنەر هەم نووسەر نەخاتە ناو بازنەی داواکاریەکانی خۆی ئەو پرۆسەیە کە لە ناو مێشی دەرهێنەر هەیە و ئەو پرۆسەیە کە لە چوارچێوەی نووسەر هەیە ئێمە بە ئەمانەتەوە بیگەینین ڕەنگە و ئەمانەتە لە دەستێکی ئەمین نەبوو بیکە ئەو کێشە و گرفتانی دروست کرد بێ ئەمە ئاسانی بەڵام ڕەنگە تێڕوانینی مێژوو لە لایما ناگەڕێتەوە لۆ یەک سەرچاوە و تێڕوانینی مێژوو ناگەڕێتەوە لەوەی کامە بتوانین ئاعتیماد لەسەر خاڵێک بکەین یان خاڵێکی کە بەرامبەر لاواز بکەین بەر لە هەموو شتێک یعنی با ئەوە لە لای خەڵکی ڕوون و ئاشکرابی هەم بەشی دراما و لە هەداهاتوودا ئەمەوە بەرهەمانەی بەشی دراما کار لەسەر داوازکردنی هیچ کەسایەتێکی کورد ناکە و هیچ کەسێک لە ناوەخۆ بە ناری خۆی دانانێت و هیچ کەسێک لە چوارچێوەی گیر و گرفتانی کە لەسەر ئاستی ڕنگ و ئایدیا و دەنجی جیاواز و تێڕوانینی جیاواز کۆ ناکاتەوە لە پرۆسەیە کێمە بین دژایەتی بکەین ئەوەی کە ئەمە ئیشی لەسەرەکەین چەمچی نیشتیمانیە و چەمچی نەتەوەیە و چەمچی پاراستنی کللتورە لە چوارچێوەی ئادابی گشتی هەموو ڕخنانی کە لە چوارچێوەی ئەدیابین گیرا لەوەی کە بۆن منە لۆ مارشەمعون بەتەڵەکەی و سمکۆشکا خاینە ڕەنگە و تێڕوانینێکی زۆربی لەبەرەوەی با من یەک شتت پێ بڵێم حقیقەتەکە و دەبی هەموو کەسەکدانی پێدا بنێ کورد ڕەنگە لە مەراحیل لە نێو بازنەی مێژووی جیهانیدا هەبی بەڵام هیچ کات لە چوارچێوەی ئەو قۆناغانە لە ناو بازنەی مێژووی جیهانی نەبووە بۆن منە هەموو حڕەکانی کە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردە بووە جگە لە شۆڕشی ئەیلول یان جگە لە حڕەکەی شێخ سەعیدی پیران یان جگە لە حڕەکەی قازی مەحەممەد و دواتر حڕەکەی شێخ مەحموود لە پاش ئەوە کورد لە ناو بازنەیەکی مێژووی جیهاندا نەبووە یعنی لە مێژووی جیهاندا سەرنوێ تۆمار نەکراوە هەتا دێن تووشی شەڕی داعشەبین ئەوەی تکە هەمووی ئەوەی هەبووە لە ناو بابڵێ لە ناو سوارچیوەی مێژووی خۆیمان تێکەڵ بووە بە حکمی ئەوەی ناتەبایی بەشەکی گرنگە لە مێژووی کورد کەواتە ئەوەی کە یارە بەدڵی خۆی نووسیتەوە ئەوەی کە ناریشە بەدڵی خۆی نووسیت بەزم ئەمە یەکێک لە خەلەلەکان ئەوە نییە مەسەلەن کە بەباشی مێژووەکە دەبی بەو خەلەلانە تێپەڕێن کاک بڵم بامە زۆر سەڕێح بین بامە دیابین کورد نەکەینەوە لە مەسەلەی ئەوەیە کە فعلەن کوردستان تیڤ وستیتی مارشەمعون بکاتە پاڵەوان و سمکۆشکاک بکاتە خائین نا کوردستان تیڤ لەگەڵ ئەو نەهجەنیە و کوردستان تیڤ ڕەنگە بەو نەهزەش ڕازی نەبیتن لەوەی کە بێت خەڵکێک لەسەر ئەساسی خەڵکەچکە بکاتە قارەمان ڕاستە بەڵەیەک لەی زۆر کرا ڕاستە لەوەی کە حتا مەسلەی ماڵی مەلافندی ئۆشتانە بەڵام گرفتەکە لە چێە بامبالێت ڕوون بنوڕە هەل لە ئەساسی گرفتێک لە لای ئێمە هەبوو هەڵبژاردننی کاپشنێک لە پێش زنجیرە درامای ئەدیابین ئێمە دەبوایە نەنووسین زنجیرە درامای مێژووی هاوچەرخ دەمابمان نووسی با زنجیرە درامای مێژووی هەڵێنجراو ئەگە لێم بپرسیلەوە پێت دەڵێم لەو لەبەرەوەی درامای مێژووی هاوچەرخ دەبی هەموو کەرستە و هەموو پێداویستیەکان و هەموو ڕووداوەکان وەک خۆی هەڵبژێری و هەموو کەسایەتیەکانیش بەڵام ئەوەی کە لە ئەدیابین کرا هەڵێنجراو بوو شتێک نییە بە ناوی بەهەجەت پاشا شتێک نییە بە ناوی ممتاز پاشا بەڵام هەموو ڕووداوانێک کە هەبوونە ڕووداوەکان ڕوویداون کە دڵی هەڵێنجرا و ڕووداوەکان وەک خۆی دروستیەکەی بەڵام لۆی نەکەویە ژێرباری ئەوەی ناوی فلانەتی ناویان ناوی فلانت نەینایان ئەوت لاوازکردیان ئەوت بەکار نەینایە تێگەی لەوەوە تو هەڵدەستی باڵبژاردننی کۆمەڵە کەسایەتێک کە لە زەهنی خۆتدا هەیە ئیش لەسەر ئەو ڕووداوانە ئەەکەی ڕووداوەکان وەک خۆیەکان بەڵام لە سەردەستی کەسایەتیکە بەڵێ لەوە گرفتە بووە و دانی پێدانین خۆما بە هەر پرۆژەیەک بۆ مانایەت و 100% تەسەوڕەکەی ئەو کاپشنە شتێکی ئەوەندە گەورە بوو بێ مەسەلەن کە یزانی مەسەلەی وشە زارو با لە پرۆتۆکۆلات لە عقودات یەک وشە هەیە مەتاتیە
لە ساڵحیتون و سرایتەوە بەڵام ببینی کە دەچێنە تەفاسیلی تو لە دژیتووە ڕاستە بەس لە دراما مەسەلەن دراما و فیلم و هەر سینەما بە شێوەیەکی گشتی یعنی سەر بەخۆیە چۆن ئەیگەڕێتەوە ئێمە ئەبێ حەقی مەسەلەن دەرهێنەر بێ فەنتازیای دەرهێنەر بێ کە ئیشتیا بکە. لە هەندێک مەسەلا سەر بەخۆنیە تو بینوژی و چکە ئەمە بینوسیە و چکە ئەمانەتە ناکرێت بەیانی ئەمە بین باسی ڕاپەڕینی ساڵی 1990 بکەین هەموو بەرەی کوردستانی بەلاوە بنین و هەموو سالاچی و قوربانی هەموو سالاچی و هەموو خەباتەکە بە قوربانیەک حەز بکەین حەزم بکەین چکە مێژوو ئەوەمان پێناڵێ زیرەکە بۆ هاتیە پێگەیشتی ئێستا پێ دەڵێ کە مێژوو چۆن بووە و یەکشتی شت پێ بڵێم ناکرێ ئەمە شەرم لە مێژوی خۆمان بکەینەوە هەتا وەکو ئەمە شەرم لە مێژوی خۆمان بکەینەوە لەوەی کەشتە خراپەکان دەڵێنە من ناتوان ببینە ساحب مێژوو چکە مێژوو لۆ دەنووسرێتەوە بەشەش ڕەبتی بەوەی کە تو چۆن ئیستیفادەی لێ ئەەکەی لەوەی کە هەڵەیەک تێیدا بینیەوە ئەو هەڵانە چۆن ئیستیفادەی لێ ئەەکەی و چۆنیش ئەتوانی سەر لە نوێ خۆت دابڕێژیەوە مێژوو کە بە کۆمەڵە قۆناغی سەختتدا تێ ئەپەڕێنی لەبەر هێتا تووشی ئەوە بکاتن کە ئەزمون وەربگری کە ئەزمون وەرگرە و قۆناغانە سەر لە نوچکە بەردەوام مێژوو خۆی دووبارەکاتەوە بەردەوام مێژوو ڕوبەڕوت ئەبیتەوە بەردەوام مێژوو بەریەکەوتنی لەگەڵ تووە بیتن ئەگەڵە تو تەجروبەت لە مێژوو خۆت وەرنەگربی وە شەرمت پێی هەبی لەوەی کە لە مێژووی توودا دەست هەبووە بالمقابل پاڵەوانی شەبووە لە مێژووی توودا ترسنۆکە بووە بالمقابل ئازا هەبووە ئەوانە گەر وەکو خۆی نەگەینی تەسەوڕ ناکەمە بتوانین سبەینێ بە ئەمانەتەوە هەمووەکو هونەرمەندە هەمووەکو نووسەر هەمووەکو ئەوانەی کە مێژوو ئەنووسن بێن بگەین تا حاڵەتەکە سەرنوێت زیلێک چاوەڕێ ماکە بزانێ مێژوو چۆن بووە ئەوەی کە هەبووە پەیوەندی بە هیچ پرۆسەیەک نەبووە و پەیوەندی بە هیچ داخوازێک نەبووە لە ناو کوردستان تیڤیەوە زۆر باسەکرا یعنی لە چەند شوێنێک بینی وتیان احتیمال هەیە مەسەلەن ئەو شێوازی ناساندنی ئەو کارکتەرانە لە ناو درامای ئەو دیابین احتیمال هەیە پەیوەندی هەبێ بە ئەجندای کوردستان تیڤی یاخود مدیری دەستگاکە ئەو باگراوندە ئایدۆلۆژی کە هەیەی مدیری دەستگاکە ئەگەر تەماشۆی بکەم بڵێن کاگنینۆس لە بەرەوەی کابرایەکی مەسیحیە ئەمنیژ ئیسلامم بەڵام خزمەت بە مەسەلێنەتەوەی کوردەکەم بوونی کاگنینۆزیان هەر مدیرە شکە لە وێنەران ئەجندای حەزبەک لەوێ جێبەجێکات دەترکە ئەو ئەجندای و حەزبە هەڵگری پرسێکی نێتەوەیە ئەوانەی کە هەڵگری پرسینەتەوەی و نیشتیمانی نەقەت خۆیان لە خەتەک نادەن کە بێن مەسەلەی نەتەوە بخەنە ژێر پرسیاری گەورە ئەگەر خەڵکیش پێی وایە لەسەر تەسیراتی کاگنینۆس مارشەمعون کرایتە پاڵەوان و سم کۆشکاک بوویتە خاینەوە شتەکە ناحەقی ئاکرێ چکە من لە بەشی زۆری کۆبنەوەکان دیار دانیشتیمە با حقیقەتە چش بڵێن کاگنینۆس ڕاستە بیرۆکەیەکە بووە بەڵام لە ژێر دەسەڵاتی کاگنینۆسی کۆمەڵە کەسەکە بووە کە ئەرچیان پێداچنەوەی دەق بووە باشە منی جویستم ئەوە باشی بە تو بڵێم کابرایە کە بەڕێوبەری مؤسسەیەک بی و دامەزراوەیەک بی لۆ مەسول قسمی هەیە لۆ یاریدەدەری هەیە لۆ جێگری هەیە یعنی ئەگەر کەم تەرخەمیەتش لەو پرۆسەیە هەبیتن بە ئەمانەتەوە نەبووە و ڕەنگە کاگنینۆسیش نەتوانی ئیتر یعنی نەتوانی ها بڕپی برژێتە سەر چکە ئەرک و واجباتی زۆرە ئەوە بەرگریکردن نییە بەڵام بەرگریکردن لە واقعەکەیە لەوەی کە بڵێن بەیانی لەبەرەوەی مدیرەکەی مەسیحی بووە لە بەرەندێ هەستا ئەجندای تاکە کەسی لۆ ناتوانین ئەجندای تاکە کەسی جێبەجێ بکەین لە بڵۆ ئەوە خاوەنەکەی مەرزعی کوردیە مؤسسەکە خاوەنەکەی مەرزعی کوردیە لەبەرەوە تو قەت ناتوانی بی بە ئاسانی بڵێ فلان خائینە فلان پاڵەوانە لەبەرەوە من بە کامل قەنەعەتەوە دەڵێم ئەگەر شتێکی دڵگرانی هەبووە تەحملەکە ناکەوێتە سەر وەکو نووسینگەی کاک نینۆسیان نووسینگەی سەرپەرشتیاری گشتی بەڵکو تەحملەکە هەموو ئەو خەلەلانە ئەگەڕێتۆ سەر ئەو کەسانی کە پێداچوونەوەیان بەو دەقی کردووە ڕاست تۆزێک لە هەندێک شوێنە ڕۆڵی کەسانی تری ژانی هەندێک ڕۆڵ هەبوو نامێ بە دەقیقی باسییان بکەم و ڕۆڵی کەسانی تر زۆر بارز کراون کە هەندێک پێویستی ناکرد و هەندێک ڕۆڵی تر هەیە یعنی
پێش ئەوەی دراماکە بکرێ خەڵک وێنایەکی تری ئەکرد مەسەلەن بۆ ئەو کەسایەتیە گەورانەی کورد بەڵام لەوێ بە جۆرێکی تر پیشان ئەدرێ ینی کام حەدەس کام شخصیات مەسەلەن مەمەستت ماڵی مفتی و مەلافندی و ئەوانەیە نە مەسەلەن شێخ عەبدولسەلام بارزانی لەوێنە ئەکرا مەسەلەن ئاماژەیەکی پێ بدرێ مەسەلەن کارکتەرێک وەک ئەو دروست بکرێتەوە یاخود دەرکەوێ نەک بەس ئەوە پیشانمان نەدەن خۆی کە پیشان نەدانی کارکتەرێک هەندێک مەشاکل دیسانەوە دروستەکە دیسانەوە دنیایەک ڕەخنەی تر بە دوای خۆیانەیە و تێڕوانینی تر هەیە بۆی کە تۆ احتیمال هەیە لە کارکتەرێک کاتێک کە کارکتەرێک پیشان نادەی تۆ کارکتەرێکی ترسناک پیشان نادەی دەمەوە یەک جملە ئەگەر من دەرهێنەر بام شەڕم لە سەرەوەکردنی شام بدرێ وەسەلام نقطە ڕاست باش ئەو هیچ لەسەر ئەو مێژووە هیچ تووشی بەرپرسیارەتی و قسە و ڕوبەڕووبوونەوە ئەو شتانە بوون لە زانی لایانی پەیوەندیدار مەسەلەن بە مێژوانی ئەمە پاش ئیش حتمەن هەموو ئەو پرۆسانی هەم لە هەش دیوار و هەمیش لە ئەدیابین هەموو فیدباکەکانمان وەرگرت ئەمە لەوە تێگەیشتین کاندێک هەڵا هەبوو ڕۆیشتیە ڕەنگە دووبارە نبنەوە ئەوانە ئەگەر دووبارەش ببنەوە ڕەنگە سەبەبمان هەبی دەکەیت چۆنە ڕەنگە سەبەبمان هەبی بەڵام لە دنیای ئێستا کە دنیای زیرەکی دەستکردە دێتە ناو ماڵەکان و وە کوڕی من و کوڕیت و کوڕی هەموو کەسان و کچەکان بانەڵێن منداڵەکانمان کە ڕوبڕۆی بن ئیتر زەمەنی شاردنەوەی شت نییە شاردنەوەی ڕوخسار و شاردنەوەی ڕوئیا و شاردنەوەی خەیاڵوانە هەتا ئێرە هەموو ئەو قاعدە ڕۆحیانیەی کە هەیتن ئەمە تێگەیشتنت کەمانەیە هیوادارم ئەمە لە مەرحەلەکانی داهاتوو ئەو تێگەیشتنە بەرامبەر زیری داهاتوو نەگۆڕین کاستەکەم تەسیراتی خراپمان لەسەر و نقطەیە هەبوو ڕاست ئەمن لۆ مێژوو دەڵێم ئەنی نازانم بازەکەی چەند دەبی بەڵام هەرگیز لەسەر لەگەڵ نیشان نەدان نەبوویمە لەبەرەوەی پێویستم بەوەیە جیلەکەیمە بە هەمان ڕۆحانیەتەوە قاعدە ڕۆحانیەکەی مە بناسی سەرکردە ڕۆحانیەکەی وەک خۆیان بیان ناسی کەسێک بناسی کە فعلەن دەستی لە ژیانی لە پارەی نەدایە پێبینی تامان با ئەو وێنەی هەر بەو خەیاڵێ لە ناو مێشتی نەمین بەڵام ئەگەر بێتە سە استراتیژیەتی ئیشکردن دیسان پێت دەڵێمەوە ئەگەرە من دەرهێنەر بام شەڕی نیشاندان مەکرد بەڵام لەبەرەوەی من دەرهێنەر نیمە ناتوانم حەق دەکات لە برای عەزیزم وەرگرم ناتوانم ڕەنگە ڕۆیاوی جیاوازە چکە باەکشتی دڵم کاک بڵن دەرهێنەر بە جیاوازیەکان سێ لە ڕۆیا و سەلیقەیە لەو جۆرە شەڕکردنەیە لەو جۆرە داواکاریە کە تو تەنفیزیەکەی و لەو جۆرە داواکاریانی خۆتە کە خۆتی تەنفیزیەکەی لەبەرەوە من قەناعەتم وایە ئەگەر بە من بوایە وەکو کارۆخ نەک وەکو بەرپرسیارەتی پێویست بە نیشاندانەکرا ئەوە وەکو ڕێیەکی مێژوویە یانی لۆ مێژۆ قساکەم بە باشتری ژەمایەوە تۆ مادەم سیر کە مادەم بابەتەکە و مەوزوعێکی مێژوویە تۆ ئەوە بەشێکە لە مێژوو بەشێکی گەورەیە لە مێژوو باشە ئەبایە تۆ ئەسڵەن مەسەلەن بە شێوەیەک پیشانتدایە کە هەتا وەک خۆتەڵینەوەکانی دوای ئێمەش ئەو وێنایە بمایەتەوە لە خەیاڵیان و ئەو شتش لە لای خەڵک تەبیعی بێتەوە چونکە ئێستا بەڕاستی ئێستا دنیای بینینە ئەو جەم با من دنیای بینینە ئەمە هەر داڕێژەری ئێستاکە هەم ئەو حەزبە تێگەی وەکو پارتی وەکو بنەماڵی بارزانی هێزوش سنگ و توانیان جگە لە تعامل کردنیتیان لە ڕووی دیبلۆماسیەوە یەکەکە لەوەی کە ئەوان سەرچاوەیەکی تەریقەتیان هەیە ڕاست تەریقەت و دەستورەکەی لە ناوچەکەیوان ئەو تەریقەت و دەستورە زەڕورە بە زوانی نیشان بدرێ دەگەی ئەگەر بڕیانە نیشانی بدەین بە تەواوەتی نیشان بدەین لە تەریقەتەکە هیچ کات قاعدە ڕوحانیەکانیان لە خەڵکی جیان نەکردیتەوە ئەوەی ئەوەش بکە خیانەتە لە تەریقەت وەخیانەتە لە ساحبی ئەو حزبەی کە بنەماڵەیە تێگەی ئەگەر بەو ئاقارە ڕۆیشتبی ئەمن وەکو شەخص دەڵێم خیانەتە ئەگەر بەو ئاقارەش نەڕۆیشتبی مەبەستی خۆشیەبی هیوادارم دووبارەی نەکەینەوە ڕاست بە تۆزێکیش بینە سەر
هەردوو هەر دیواریش و ئەدیابینیش هەردووکی مەسەلەن مێژوو باسەکەن طبعاً تقریبا مێژووی یەک زەمەنیش باسەکەن ئەو لە گەڕانەوەکەی مەسەلەن کە دێتەوە ساڵی 1970 ئەدیابینیش کە بەس ئەمە هەر لە 70 دەمینێنەوە تا 47 دەڕۆن بەڵێ ئەدیابین ئەوان ئەتە ساڵی 47 تۆزێ خەڵک ئەوەی بۆ دروست بوو یعنی خەڵک نێزانی یعنی کامیان ڕاستە خەڵکی مەسەلەن ئەو وەختی میلەتی خۆمانەوەندە خۆش باوەڕ بوونە مەسەلەن کابراەک کە خۆی کوێر کردووە بە ئەنقەست ئەتوانێت کۆنتترۆڵی هەموو ئەو میلەتە بکە چونکە وەک پێشتریش باست کردو تۆ ئەمە لە کاپشت چمان نووسی بوو ئەو نووسی بوومان زنجیرە درامایە چی هاوچەرخ ئەمە نووسیتمان گەشتی 1970 بەس جێبدا کەلیمەکان لەی شوێنە نووسیمان درامایە چی مێژووی نا لەبەرەوەمە کۆی پرۆسەکانمان لە چوارچێوەی ئەو فانتازیە تێکەڵکردنی فانتازیا بە مێژوو لە چوارچێوەی گەشتێکی کات لە زەمەنێکی جیاواز لۆ زەمەنێکی کەی جیاواز وێنایەکیش کەمان دروست کرد وەگەنا کەی گوندی کوردیەوە بووە ڕاست پێگەی لە چ زەمانێک پاشا کوێر هەبووە کام پاشایمە ناوی شەوقی پاشا بووە ئەدی مەلایدی چیە مەحموود چیە حاجی ڕەشید چیە تۆمات چیە یعقوب چیە ئەو ناوانە هەمووی واردن ئەکرێ هەمووی وەکو ناو هەیە بەڵام وەکو ڕووداوە چی مێژووی یان شوێنێکی مێژووی یان بقاچی مێژووی چیان تەواجودیان نییە ئەو دروست بوونە ناساندنێکی مێژوویە لە مابەینی دوو تعریفی کات تێگەیت چۆنە لە مابەینی دوو تعریفی کاتی وادارم هەڵدەرێم عاجز نەبی زوو لە مایکەکەمەوە لە مابەینی دوو زەمن دوو کاتی جیاواز لەبەرەوە ئەمە نەمان گوتیە لە هیچ شوێنێک بڵین درامایەکی مێژوویمان کردی دەڵێن گەشتی کاتمان کردی هەروەکو چۆن لە بەش یەکەم لە ساڵی 2023 هاتینەوە 83 بەڵام ئەو جارە پێویستمان بەوە بوو لە ساڵی 1983 بگەڕێنەوە لە ساڵی 1970 مەبەستیشمانە بوو هیچ شتێکمان مەبەست نەبوو لەبەرچە لەبەرەوەی کۆمەڵک زانیاری ورد لە ساڵی 1983 لە ڕێگای ئەو گەشتی مابەینی 2023 گەیشتە خەڵکی هەمووی زانیاری نوێ بوون لە ڕووی مێژوویەوە ئەوە دوای دێنە سەر ئەو وردەکاریانە ئەو وردەکاریە با من پێت بڵێم زۆر زانیاریش هەبوو نەوترا ئەو سەر ڕاناگەی ئەوەش جوابێکی مقنع هەمووی ڕاناگەین ئەزانی با یەکشتی بە تو بڵێم ئەتو دائیمە لە مەسەلەی فەنی ئەو زانیاریانە دەخێڕوو کە مەسەلەی وەرسەرخانە پێش زەکەریا لە کوردستان گۆرانی هەبووە یان نا هەبووە لە چێندەران بووە لە هەموو لە گەعدەکان بووە باشە لە دانیشتنی شەوانە بووە لە گۆرانی بێژە چاینە کابرا سبێژنی گواستەوە حەفلاتی گچکە کۆمەڵە گەنجە گۆرانی گوترایە بەڵام کە زەکەریا دێ ئەوی شەر پێی ناگوترێن گۆرانی بەڵام زەکەریا دێ مۆدل دێتە ناو مەسەلەی مۆسیقا ڕاستە خەڵەکەمی بیدایەت بەلێ شاو گوتیەوە مۆسیقای تورکیە و فلان و فلان و فلان و فلان بەڵام ئەو خاڵی وەرچەرخانە لەوەی کە هونەرمەندی کورد هەر نافێر دەکا ڕسمەک بگری و ئەلبومەچی ئەوە یەک هەر هونەرمەندی کورد فێر دەکا کۆمەڵە گۆرانی بێژەچی لە ئەلبومەچی کۆکۆنەك گۆمەڵک گۆرانیەک لە ئەلبومە کۆ بکاتەوە کە ناوی لە گۆرانیەکان بڵێ ناوی لە گۆرانیەکان بنێ باشتە تەڵام کردی و نەخۆشی تەسیری لێکردی دوو ساڵ کە دەی بە حەبی بژیم ئەوانە هەمووی خاڵن دەکەونە بەردەستە و ئێکەواتە خاڵی وەرسەرخانە ئەتو کە دەبینی زەکەریا دێ زیاد دێ دوای لە پاشەوان ئەشدەر دێ هەردی دێ ئەیوب عەلی دێ فلان ئەوانە دەبینە مەسیڕەیەک باشە مامۆستا زۆر تێبینیەکە بوو زۆر دووبارە یاڵا وەک ئەوە باسمان کرد مەسەلەن ئەکرا هەندێک بابەتی تری مێژوویش هەبایە کە باز نەکراوە ئەڵێن لەجێی ئەوە بابەتی تر ئەڵێن لەجێی ئەوەی مەسەلەن ئەو هەموو کاتە بە تەلەفۆنێک بکوژین ئەمە پرسیارێکی زۆر خۆشاوە ئەڵێم هەموو کاتە بە تەلەفۆنێک پوژین یان بە باسکردنی پیزا و کەچە بوو ئەمانە باشتر بوو چیرۆکێکی تر بگێڕینەوە بە قسەی خەڵکە دێتێنە ڕەخ ناگرێت پرسیار دەکەم ئەتۆ زانی 100 ساڵیت کە تووڕە نەبی نەبابە گیان نوکتە شلۆ دەکەم ئێستا 100 ساڵیت کە دۆزانی سڕۆ دەدا بەڵام شتێک هەیە شتێک هەیە ئەمن یەک پرسیار ئەو کاتێک کە مۆبایل هات
ڕێژەی کوشتن چەند بوو لەگەڵ چەند ساڵ پاش بەکارهێنانی مۆبایل. طبعا فەرقێکی زۆری هەبوو. ئۆکەی ڕاستە و تەفاسیلانەیە ئەرێ وەڵڵاهی نەدەبووە بەحسیەوە مام کردبایە دوای نانەکەی سادەکەین دوایە کە چەپی دەین ئەو تەحویلاتانە هەموو زیاد بووە ئەرێ وەڵڵا غەڵەتمان کردی و تەبیعیشە مەلاش لە قورئانی غەڵەت دەکا وەڵڵاهی لە هەش دیوار بەشی دووەمیش ئەمە 4-5 حەڵقەی بیدایەتمان بەڕاستی مەلەلمان دروست کرد. مەلەلەکە لە چ بوو لەسەر ئەساسوی خەڵکمان ئەمانویست خەڵک ئەمانویست لەگەڵەوان تووشی مەلەل بی لە ژوورێ بەڵام بە خراپە بە سەرماندا شکاوە. ڕاست ئەوە دانی پێدا ئەنین و ئەوانە دووبارە نابیتەوە. ئەوەی مەسەلەی تەلەفۆنەکەش کاکە ئەندەگزار ئیتر لەگەڵ ئەکتەری توژەی ئەمن مەشەدە بۆ 4 دقە بۆ بیتە 4 دقە وازە حەلایتون لەبەرەوەی سورعی بەدیهەیە ئەکتەرەکان و توانای لە ڕادەبەدەری ئەکتەرەکان ئیتر مەوزوع دروستبووە تێگەیت چۆنە لەو مەسەلانە تۆزە زاڵە لە غەڵەتە یان بەسەلەی غەڵەت دەبووە بکرابە. بە شتێک بڵێم یەک تەوزیحی بچووک بدەم تەوعاً زۆر خۆشە بۆ من یەکەم بەرنامەیە بیکەم کەسێک بێ دانیشت بێ پرسیارێکی لێ بکەم بڵێ من غەڵەت بوومە دانی پیانێم ئەوە نیشانەی سەرکەوتنی توی ئەوە جوابێکی زۆر گەورە لە هەموو شتەکانم گوتێ بەڵێ غەڵەتم بەڵام بۆن منە کابراایەک دێدا ئەنیشی ببرێت خۆچکە گفتوگوۆی ئەوە بۆ شەڕەبەندینیا تو برێ من جواب دەمەوە دەزانێک شتی بەڵامەوەم پێ ناخۆشە من بێم چاو دروستکەم کابرا بەم برێت و ماسۆنیەتی ڕاستە ئەوە پەیوەندی بە چیوەیە بۆ ئاخر ئەزای لە بەرچ لە بەروی تعریف عامەکە لە چاوەوە کرایە لە بەروی مەسەلەی چاو لە بەروی ئەمە کللتوری ئیسلامی زاڵە بەسەر عەقڵیەتی نەتەوەیمان لە بەروی وای لە تو کردی و تۆماچیان ئەگەر وەکو عەرەبەش فکردەکەی وەکو ئیسلامەکە فکرکەیەوەکە لە کۆتاییە من خۆ نوێژەکەین تاعاتەکەین و ڕۆژی ئەگرین و دەین ئەمن یەک پرسیار لە توەکەم کەی ئەنزیمەی ماسۆنیەت خزمەتی بە قەزیی کوردی کردێت تا منستا بێم خزمەتی بکەم ڕاستە ئەخروەنیە ڕاستە حەڕەکەی مالی و اقتصادی و هەموو شتانی لە دنیا هەیە هەموو گۆڕانکاریانی کەیە بەشەکی سەرێکی ڕەبتی بەوانە چکە پارەیان لە دەستا بەڵام هیچ کاتێک ئەوان ئەوەیان نەخستیتە ناو سوارچیوی بازنەی مێژووی کە بتوانین بەیان دیفاع لە خۆمان بکەین کیانێکمانەبی ئەمە مەسەلەی چاوت وەکسی داناوە مەسەلەی چاو ئێمە هەل ئەساسەوە مەسەلەی کوێربوون چییە مەسەلەی کوێربوون مەسەلەی ئەوەیە کە ئەتوو گەورەترین بەشی ژیانە لە دەسەدەی کە ببینی مەسەلەی معریفەت لە ئینسانی کاک بڵند دابش دەبیتە سەر چەند خاڵە کەریەکە و ڕێژەی لۆ دانرایە جاران ئەمەدا دەنیشتی مامۆستا دەیگوڵۆی و معریفەتت بەهێز بی دەبی کتاب زۆر بخینەوە باشە باش ئێستا منەوە کتابم خینتەوە بەڵام عەلم ئێستا دەڵێ معریفەتی کتاب 113 لە مێشتی ئینسان بینین 179 ئێستا منە تا دەریایەکی بەخۆ بە چای خۆم نەبینم هەموو زارێ و کاکتەڵات تایرە من زارێ و نکتەی زۆر خۆش بەم دەڵێ کاکە شاعری ئەناسم لە حیاتی نەمەلی دیتە نە دەریاشی دیتە و لەو وڵاتەش نەمەل هەیە نە دەریاشەیە 5 شعری لەسەر مەل و بەلی دەریای نووسیە قسەکەشی ڕاستە لۆ لە بەرێت و لە واقعی خۆت هەڵدەی ئەمن لەو کەسانە نیمە لە واقعی خۆم هەڵبێم باشە ڕەنگە من ئێستا نەڵێم بڵێم حاکمی کوردیە و دووسێ چار مەجبورم لە پشت شەوقی پاشای کۆ بکەمەوە بیشارمەوە لە بەرەوەی تێگەیشتنی بەرامبەرمان هەتا ئێستا تێگەیشتێکی ڕاستە و خۆ نییە تێگەیشتێکی شەرمنانەیە دەبی بە شەرمەوە بڵێت و خەراپی بە شەرمەوە پێی بڵێ کاکە تۆ عیبەت هەیە بە شەرمەوە پێی بڵێ کاکە جاوەڵای و ڕۆیایت و غەڵەتە ئەو زۆرە تێڕوانینە خۆش مەسەلەی شەرم مەسەلەی پاراستنە مەسەلەی ڕێزگرتنی لە بەرامبەر بەڵام بەو مانایینە کابرا بێ دەست دەسە قوڕگە دابنێ و برێوە سەرت دەبمە توشنای برەی قیق بە خۆت وەقیقەکە ئەو زەمە بەستی من ئەوەیە دێگەیت سۆنا لە مەسەلەی چاوەکەش دیسا پێت دەڵێم و هەموو مەبەست و ئاماژانی کە لە دراما هەش دیوار هەبووە هەمووی ڕەبتی بەمەوە هەبووە ڕەبتی بە هیچ ئایدیا و یان تێڕوانی نەکنە بۆ زاڵبی بەسەرەمە باشە هیچ ئەو چاوە هیچ پەیوەندی هەبوو بە مەسەلەن چاودێریکردنەوە یعنی کە هەر شتێکەکەی کەسێک هەیە چاودێری زۆر ئەدی کەسێک نیە لە ئاسمانێ دوو مەلایکەت شیلۆدانەیەکێک باشەکەت لۆ نووسویەکە خراپەکە ڕاست ئەبێ کەڵکێ لە جۆرج ئۆریەڵ وەرگرت بێ ئەوژێکێکە لەو نووسەرانی مەسەلەن کە کتێبێکی هەیەیان ئەنیمەڵ فارمە پێمازانم
کە باسەکە ئەڵێ هەمیشە بیگ برادر چاودێری دەکات اینجا ویستم دوای شتێکت پێ بڕم ویستم باسی ئەوە بکەم کە بەڕاستی کە باسی من خۆشە داگەداری پێشتریش پۆستم لەسەر درامای هەژ دیوار کرده بوو من پێم وایە بۆ کورد بەڕاستی بەبێ مجامە لەو هیچ شتێک پێم وایە بۆ کورد بابەتێکی زۆر تازەیە و گەشتی کات کراوە بە زۆر بە کاڵ و کردی مەسەلەن کاتی خۆی زۆر دەرێنەری زۆر بەڕێز کاک هاوڕێ مستەفا و لە فەنتەڵۆس شتێکی لەو بابەتەی دروست کرد بەڵام ئەوەندە وەک تۆ نەچۆنەوە ناو عمقی ئیشەکەەوە ئەنجا یەکێک بوو لەو چیرۆکانەی کە لە کووردا بە بڕای من چیرۆکێکیوە تا ئێستا بوونی نەوە ئەمە خۆی دەچی لۆ بەڕێ برای بەڕێزم کاک کامران نەگەڕێتەوە بەتەکی دوستم باسی ئەوش بکەم بەڕاستی دەستخۆشی لە کامرانەکەین یعنی بەستنەوەی مێژووی دوو زەمن بەیەکەوە زۆر شتێکی عی زۆر جوانە یەکسەر لە حەڵقەی یەکەمە ئەیگرتی ئیشەکە و هەر لە بیدایەتی هەرچەنە ئەویش کۆمەڵێک مەسەلەن وردەکاری هەیە هەر گرفتی هەیە بەڵام وەک چیرۆک هەنگاوێکی زۆر باش بوو وەک تێبینی و ڕەخنەش مەسەلەن کە هەبوو بێت لەسەر هەژ دیوار من هەندێک شتی سەطحی هەیە بەڕاستی پێم خۆش نییە باسی کەم چونکە بە هەر کەسێک بڵێ ئەزانێ جوابەکانی مەسەلەن چییە بۆیە پێویست ناکات تۆش کاتی خۆت بەوانەوە بەس بەڕاستی جی دەستخۆشیە و زۆر پێم خۆشە وەک پێشتریش باسم کرد یەکێک لە خاڵە پۆزەتیڤەکانی تۆ ئەوەیە کە قۆناغ بە قۆناغ خەلەلەکانە چارەسەرێک ئەزانی بەخۆم 5 ساڵان مامۆستای نەقدی ئەدەبی بوومە مەڵە ئەمن ئەو ڕەخنانەت زیا ئەەکەمەوە لەگەڵ ئەزانی دوو زۆر ڕەخنە هەیە ئەمن ئەوەندەی کە دەستی ڕەخنەم گوتەوە قەت ڕۆژێک دەبیرم نییە بە تەڵەبە چیم کە تەڵەبەکم گوتبی ڕەخنەمان نایشکانەوە دەزانی ڕەخنە لە چێژەوە دروستەبی فعلا یعنی تو بڕیار دەجارێت چێژ لەو ئیشەوە بکرا لە چێ چێژ و مەزاجی تو تێکدا لەوێ ڕەخنە دروستەبی ڕەخنە لەوە دروست نابێت و بێبرێ قەفی سمێری ئەو لای باریکتر ئەو لای ئەستورترا ئەوە ڕەخنە نییە لەبەرەوە من تێگەم لەوەی ئەو ڕەخنانی لە من ئەگیرێ طبعا کۆمەڵک ئای پشتی لە پشتە بەرنامەی لە پشتە کەسێک کە حەزی لە ئیش لەگەڵم کا دەرفەتی نەبووە ئەمن دەرفەتم نەبووە یان ئەمن نەمتوانیە ئیش لەگەڵ خۆی پێ بکەیت زەبەک لە دژی من دروستەکە کەسە چیتکە وەکو کەسێک کە ڕسمەشیاندا بتە دەستی بڵێ کاکە بەشتی ناشرینم لۆ ڕشکەوە ئەو ئیتر هەمووی ڕەش دەکاتەوە بەزەکە قەلەمەکەی بدەیە دەستی بڵێ کاکە ئەو لەو حەمل و جوان کە ناسانی قەلەمەکەی لە جێ خۆی دادەنێ ئەوە زۆرە ڕەخنەش کەشەیە لەوەی کە ئەتوو دەتوانی ئەو ناتوانی یەک شتی بە تۆڵێم کاک بڵند ئەمن ئیش دەکەم ئەوانیش ئیشەکەن ئەمن حەڕەکەمەیە ئەوانش حەڕەکەیان شێنەوان مامۆستا هەر کەسێک لۆ قەت ڕۆژێک لە ڕۆژان هەم لە ستافەکەی من و هەم لە ناو دیسیپلینی ئیشی من حەز بە یەک دژایەتی کردن ناکەی کەس پرسیارێک کردیا لە بەرێمە حەز بە نەقس ناکەین هەمیش ئەمەڕ لە مەسرحیش دزاران تووشی ئەوە ئەبوو دەرهێنەر هەبوو بە ستافی من ئیشی دیکۆڕەکەی دەکرد باشە بە سایکی من ئیشەکەی دەکرد بە ئاسنی من ئیشەکەی دەکرد دوای هەموو تەفاسیلەکانیش پڕ دەکردەوە داهاتە ئیشەکەی مەش دەیگۆ یعلەویشەی هەموو جارێ یەک نەزەڕیەم هەبوو لە لای خۆم ئەگەر ئەتوو لە ئیشەکەتدا بەو مانایی نییە تو ئیشەکەت باش بینی خۆت ئەی ڕاستە باشە دایمە ڕێز لە جوود و توانە و بەرامبەرەکی خۆت بگرە دەبی بڵێ چۆن ئەما و ئیشەکەین باشە ئێمە ئەو گرفتانەمان هەیە یعنی ئەو زۆرە گرفتانە زان بەردەوام بەریەکەوتنم هەبووە خاڵە چکەشت با پێ بڵێم مەسەلەی شۆهرەت ئەمە نەزانیم تەعامل چۆن لەگەڵ شۆهرەتەکەین لەبەرەی شۆهرەت لە بابمان لۆمان مایتەوە بەڵام زۆر زار گرفت لەسەر لەگەڵ تووشی ئەو کەسانە بین کە دێنە ناو شۆهرەت ئیترنا ئەگە نەزوان تەعامل بکەن تووشی غروری ئەبن ئیتر ئەو غروریەیە کە بەخوای گەورە بەخۆی دەڵێ غروری بەرجی منە لەبەری کەی لێت دەدەم لەسەر دەستی چێ حتمە لەسەر دەستی عەبدەچی
واضحة طبعا أو زي مسألة نقد لا لايما نمونەش مانزۆرە مسألة نقد همو بنياتك إيش لسا نقدي رازقو درست بي ڕاست أمان أو ما مصح حيدر عبد بەڵام الرحمن لێرە كيكا. ئەو نەقدانە بەڕاستی تێکەڵی هەنێک حەسادەت لا و أكري یعنی توان بڵێم سەتان أمن لو تهب هنرمندي أو ليري ضلي بو يعني تلو رخلي لمن دقري وزارة بريلو شي قوتي تو شي قبولي ذكر أمن حزم لي وزارة من زاري خوم دراما هيك بكم يعني دهوتشي يعني سليمانيك بها ما الشوا يعني من قد روجا قديم لسليمانية شي نكر يبغى كاكا لو ضلي بو يعني قد جرأة منك يا سليماني بدوتشي شي بليم لو بو زمانة تمثيلك كاكا كورت حتى احترامي هم لها زكان نقري ناتواني بيتشد أمن قولتني قرفتم تسبوا لأوي زارد بس دم يسقنا عدبو يبينم كاكا واز لو يبينا بري باب هوليريا كسكو دبي سليماني بي ئەوە شتێکی تيجي شونا أما تعابول وكوز لا زناكين أما تعابول وكوز زمانكين أويك كرد مايتي تنها زمانيتي أويك كرد تنها مايتي بمنطقي دلو لقى الخومانكين تنها زمانيتي أغنا كولتور وآداب نريتو دابو هموش تاني لدزداء له معلومات ڕاست هموش تي لدزداء مامەستا ئەڵێن لە درامای ئەدیابین زۆر مجاملەی مێژوو کراوە بەڵام لە هەژدیوار مجاملەی کارکتەرەکان کراوە كو يعني یعنی مجاملە کراوە خەڵک هەبووە مەسەلەن هەندێک جار لە دیمەنێکە ئەسڵەن ڕۆڵەکەی هەڵواسراو بووە بەڵام تۆ هەر احتیمامت پێداوە توزام هێناوتەتە پێشەوە بۆ ئیشەکە یا خۆ احتیمامی زیاترت پێداوە لە بەرامبەرە شتێک هەیە ئەمە یینی خۆمە یعنی تێڕوانینی خۆمە باوکت مامۆستا ئیبراهیم باشە مامۆستا ئیبراهیم دیارە کەمترین احتیمامت پێداوە يعني لا لا من بوشة هيت أكترك تأثيراتي لسر مني بباب مو أم تماشي بروسة إيشاكم أمنات مصر سيت طبعا شاهدتي بقوة دم تماشي بروسة أكم إلى أكم بودانية للاي مكساتي شيء لهم الشك دبي بطلها بي بدري خوما أتو دكما بطل أتو دكما حرسي بطلي أمن بالريال دم يعني وكويني عمل لو مخرزانني ما أكتر دوام لي بكابري تخواد بلقتك ما بليلة لسا أسبي دروما بينران لكن من يك ويك دكاتا دو ناكاتا فلان وفلان لما صلي أديابين يجيش سان بيد ظلمو أديابين بروجيكا حسن بلام خاوان داريتك هي كردستان تيفيو تسون تحملي دسخوش يكان دكينما تحملي رخنكاني الشكي وتسون أما خومان بخاوني الشكي يزانين تيجي ولا ما كاش دا خومان بخاوني رخنكان يزانين بارخنكان لو كردستان تيفي بي دسخوش كان لو زم لو ستافي أديابين بي أوش ما بيقبوله تيجي تسونا أديابين بروجي چي دانا براون نيه لكردستان تيفي أديابين خاونكي كردستان تيفيا هيت كسيت كانيا بريالة دا سبي أو بكا بريالة دا سبي أو نيكا نانسا سيزني دواتري شبه ديبي بلا ديبي أو شتانا مثلا هموي چاقا كريم جاربا زوري شتر ورتر أتسينا مسألة كانا ورتر تو خۆت وەکو بە زۆر بابزان باسی مێژوو ئەومان کرد تۆزە بینە سەر وردەکاریەکانی باسی درامای هەژدی وارە ئیشکردنیش بە شێوەیەکی گشتی تۆ گرفتە گەورەکان چی بوو کە بۆ دروست بوو کە نەئەبایە مەسەلەن لەم دۆخەی ئێستای هونەری خۆمانە ئەو گرفتانە هێشتا هەبن وەکو چی لە کاتی بەرهەمهێنان گرفت تۆ ئەزانی وەکو یەکەم گرفت با پێ دڵێم ئەمە جیاوازی ببینە لە مابینی بەش یەکەم و دووەم طبعا من كاتم تعامل لەگەڵ کوردستان تیڤی کرد و بەخۆش حاڵیەوە بە پشتیوانی کاگنینۆسی ڕاستەوخۆ و سوپاسی بێپایانیم لۆ براو هاوڕێی تەمەنم کاکە ڤاڵحەمەدی ئەو بوو کە بۆ هۆکاریەوەیم بێمەوە کوردستان تیڤی سەر لەنوێ دەست بە درامای بکەینەوە يعني هذا الحمد كيستا بريبري برنامج نديا كان يكشف بواقع بيبر كردستان تيفي بكومل قناختي بريبو وهمو كسج طموحي وتشاشه برز بكاتوا بالتاكيد باشا
پرسیار ئەوەیە هەش دیوار چی بە کوردستان تیڤی بەخشی ئەگەر ڕێگەم بدەیت لۆ هەندێک تەفاسیلت دەمێت طبیعی ئەگەر مقایز لەسەر هەش دیوار 1 و 2 بکەین هەندێک داتات بدەمێ لۆ خۆت وڵە لۆ خەڵکیش و خەڵک هەمووی ژێ لێ لۆ خۆتی چ قسە قۆڕی داتا با پێ بڵێم ئەو کوردستان تیڤێ لە 21 چاری 2013 ماڵپەڕ یوتیوبەکەی دانێ لە کۆی 49,000 پۆست بەرەو سەرەوە هەتا ئێستا کە کردیتی کە تەمەنی 11 ساڵە 11 ساڵ و چەند مانگەکە زیاتر لە 52 ملیۆن ڤیوی هەیە با بڵێن 53 ملیۆن ڤیوی هەیە هەش دیواری 1 و 2 لە ماوەی 1 ساڵی تەنها 22 ملیۆن یانەیە ڤیو 22 ملیۆن ڤیو لە کۆی ئەو 52 ملیۆن ڤیوە کەواتە مەسەلەی دراما پرۆسەیەکی زۆر گرنگ بوو لە کوردستان تیڤی کە چۆن احتیمامی پێدا لەوەی کە بێ لە ماوەی 1 ساڵی بەقەت 100 10 ساڵ کارکردنی تەواوی ئەو پرۆسانەی کە لەناو تەواوی ئەو بەشانێکی لە کوردستان تیڤی هەبی دەبی ئەمە لە مۆدوا بڵین کوردستان تیڤی پێش 6 دیوار و پاش 6 دیوار دەگەیت چۆنە هەرەوە شەوا دەکاکە برای بەڕێزم کاگنینۆز بیرا دروستکردنی بەشی دراما بکاتەوە لەوەی کە بتوانین ئەمە ساڵانە بەریەکەوتنی زۆر باشمان لەگەڵ بینەری خۆمان نەبی بەریەکەوتنەشی تەندروست معرفی و چالاک و فکری نەک تەنها لە چوارچەوی کۆمەڵێک پرۆسەی کۆمەڵایەتی ببینینەوە دراما ببینە ناو دنیایەکی تکە هەش دیوار تەبعان کە دێ بە بودجەیەکی 6,000 دۆلاری دەست بە کارەکانی خۆی 6,000 دۆلار 6 دەفتەر باشە کە هیچ پرۆسەیەکی با بڵێن پرۆدەکشن لە ڕووی دراماوە بۆ پارەکەمەی ناکرێ بەڵام چۆن کرا عاقر بە کارۆغ مەجوورینە ئەڵدیر عادز دەبی تەقەی دەکا چۆن تەرفیس کرا کوردستان تیڤی لە پێشەمە کۆمەڵێک پرۆژەی کردبوو ڕەنگە و پرۆژانە بە ئاسانی نەچوو بنە ناو خەڵکی بە کورتێکۆکۆ بوو ئەو پارەکەی لە قومار دۆڕاندبی باشە کە هات بە هەمان نەفەس بە هەمان قومارچی تەعاملی لەگەڵەما کرد و حەقەتی مەشڕۆی خۆی پارە سەرفەکان نەتایجی نییە مەجبورم نیە مەلۆی ئیسپاتی و تەواجدی خۆمان بکەین داوامان لە برایەکی وچتووە و کار کرد ئەرێ بە چەندیش دەکەی دەگۆ 3,000 دلار دەم بۆ 500 دلار دەدەمێنە قسە لە من لە قسە لە تو با ئەو سیقەیە دروستکەین فعلا هەموو کەسانی کە هەبوون شانیان دابرێ هەموو کەسانی کە لەناو بەش یەکەمە بوو لە ئەکتەرەکان لە ستافی تەکنیکی لە هەمووی باشە ئەوە سیزنی یەکەمی دروست کرد بەڵام سیزنی دووەم پارەقەت دەبقەت سەرف کرایە ئەو زە سیزنی یەکەم پێ خۆشترە خەڵکیش زۆر ڕایانێ بەس هەندێک لە ستاف مامۆستا بەو خۆیان قسەت ئەمە 3 تەجروبەی درامام بووە 2 تەجروبەم کوالیتی فول بووە شتێک فێر بوو ناوەڕۆک ڕۆحی شێعرە بێگەمە مۆبایلی تەسویر بکەی ئەمن پاش ئەو سێیشەی ڕۆیام گۆڕایە ڕاست یعنی ڕۆیایەکەم گۆڕایم تێگەیشتم کە خەڵک تێنووی بابەتە خەڵک زارە نەگەیشتیتەوە هۆشیارێکە بێ قسە لەسەر مەسەلەی تەکنیک کا بزانی ئەهمیەتی ئەلێکساسیە لەگەڵ فەرقەکەی لەگەڵ سۆنیەک یانها ڕێت چیە لەگەڵ بلاک مازیکەچی هات چۆنا هەندێک گوردەکاریەکە لە لای جەنابتیان لە لای تەکنیکارشکان لای دەرێنەرشکە لە لای مەوە نەبوو بەداخۆ ڕاستە خۆی ئەوە قەنەعەتێکی تەواوە و لە هەموو دنیا ژەمە ڕای هەموو دەرهێنەرەکان هەر بەو شێوەیە ناوەڕۆک لە پێش هەموو شتێکەوەیە هەرچەنە خۆشە تۆ لەگەڵ ناوەڕۆکێکی باش تەکنیکێکی باشت هەوێ تەکنیکی باش مەبەز نییە لە کامێرە و لە لایت و ئەوانە تەکنیکی باش مەبەز لە عەقڵە تەکنیکیەکەیە بۆ بەرهەمێنانی ئیشەکە ئەوە گرنگە باسی خۆت باسی یەک و دووت کردوتت بودجەی مەسەلەن جاری دوم 2 ئەوەندەی 3 ئەوەندەی دە ئەوەندەی بۆ نمونە سیزنی یەکەم بەس بۆچی هەندێک کەست لەگەڵ بوو ماشە ئەوە ئێستا پەری ئەو پرسیاری پێخۆشە بۆ هەندێک کەست لەگەڵ بوو بەشی دووەم کە یەکەم جار هاوکاریان کردی دوایی نەتبرنەوە
ئەو چ ئاکتەرەکان ئەمە بەس ستاف نییە چ کرو چ کاس دەکەی ئەزانی باشتی بە توڵم دیسان با پێ دڵێم ئەمە میراتی تەوزیع ناکەم میرات و ئەمن عەقدەچی ئەوەشم نییە مەبەست پەریخان وانە نیە و عەقدی زەواز نییە تا لەگەڵێک وایە بە خۆت دەرهێنەری بەر لە هەموو شتێک ئەوانەی کە لەگەڵ ئەمە نەمان لە بەشی دووەم باشە لەبەرەوەی نەبووە کە ئەمە ویستیتمان لایەن بدەینەوە شتێکی جیاوازە تکایە با ڕاستی بکەینەوە دوو شتەیە هەم توانە هەم پێویست بوون بەشەکی ڕەبتی بە پێویست بوونە بەشەکی ڕەبتە بە توانایەکەی دەگەیت چۆنە بۆن من ئێستا گەر بوون من مکیازمان لادایە هینایتمان لە ئێرانی پەیوەست نییە بە تواناک پەمکردنەوەیوی بەڵام لەو مەرحەلە پێویستم بەو توانایە لەوانە اختصاسەکان جیاواز اختصاسەکە زۆر جیاوازبی لە ڕووی ڕیش دانان و لە ڕووی دروستکردنی سمێڵ و لە ڕووی کۆمەڵەشتەوە یەگەیت چۆنە چونکە ئەو بوارە خەڵک لۆ خەڵکی جیاوازە باشە حتا لە بەشداری نەکردنی ئەکتەر دەق ئەوەی بڕیاردایە ئەوە بڕیار نەبووە لەکنە بە بڵێن وەڵڵی دەبی فلان کەس لا بچی یان ئەوە لا بچی ئەوە ڕۆلی لاواز بکرێەوە زۆری دەقەکە ئەوە بووە هاتەگەنا ڕۆستەم پاشا دێتە پێش حەزی ڕەشید دێتە پێش دیوانە بەیانی من جزئێک بکەم دەبی مامۆستا ئاریەوەی دەوری ڕۆستەم پاشای دیت یان کاکسوایی جەمیل ئەوەی دەوری مەحموود بدی دیت بڵێ کاکە مەمای بابووین لە بەشی دووەم لۆ ئێستامە دەچینە هەر قۆناغە و مەزموعەکە شێ ناڵێ ماش دیوار بەشی سێم ناکەی لەو جارە ماڵی مام ڕەشادیە تێدانە و بە دوور مەزانن هەر تێدانە باشە هەرچەندە بڕیارم لە سەرەوەی ئەنە لێم تێ بگە ها ڕاستە ئەمن تەماشای پرۆسی ئیش دەکەین یعنی ئەگەر نا بۆم منە ئەمە دیۆپی خراپمان هەیە نا بەس دیۆپی متەکاملمان نییە مەزبورم دیۆپیدا ئەوە بکەم لە ئێرانێ بینم هات چۆنە بەو مانای نییە کە ئەمن بێم لە توانای خەڵکی خۆمانە دەین بەڵام لەو مەرحەلە پێویستم بەوەیە ئەدینۆ باسیۆ ناکەنە مەمە و گرێبەستانی کە کردیتمان مەرج بۆ لە سەروی کە دوو سعیدی کوردی لەگەڵ بی ئەوە تەفاسیل ئەڵبەتە خۆت ئاتی وایە یان نا ئێوە بەمانایەوێت ساڵشکیشم بەو کابرایی نەبیتەوە کادری خۆمان دروستکەین ئەگەر نا چ قسمێک بێ دوایە پێویستە بەردەوام وەڵاهی مەسەلەی تەکنیک تەکنیک زانی دەزانین شتی بەتۆ مەسەلەی تەکنیکیش بە دەورات و بە ورکشۆپ و بۆ شتانە نەجاحەت ناینی هەتا پرۆسە ئیشکردن زۆر نەبی خەڵک تەجروبە وەرناگری ڕاستە مەسەلەی ئیشکردن لە بەرەوەی نەمان بووە کەمتر بووە دیۆپیەکەیانی مە زیاتر لە مەسەلەی ڕکلام لە مەسەلەی چوارچەوەی کلیپەک یان پرۆمۆیە یان سپۆتێک یان شتێک ئیشترکاری ئەوەیان کردیا فقیرانە فلیمی درێژیان نەدیتە ساڵانە خۆ لە وڵاتی چە تۆزە غەدریان لێ ناکەی لە تەکنیکە ناوەڵڵا زای بۆ چونکە یعنی مەسەلەن زۆر ئیشی گەورە کراوە پێشتر هەر مەسەلەن ماباسی ئەدیابین کەین ئەدیابین دیۆپیەکەی مەسەلەن کورد بووە و برادری خۆشمانە و چەند درامای تر کراوە کاتی خۆی مەسەلەن ئەو درامایانی لە بابڵین لە سلێمانی کراوە یعنی کە پێش 15 ساڵ و 10 ساڵ کراوە هەمووشی یعنی ئێستا بەڕای من ئەتوانی بڵێ زۆر سادە جواب بیتەوە توانی بڵێ بەدڵی خۆمە بەڵام بە بڕای من تۆزای غەدرە ئەگەر بڵێ تەکنیکاری متەکاملمان نییە کەسم لێ مەکە دوژمن طبعاً علاقەیەکی زۆر باشم لەگەڵ تەکنیکارەکانەیە بەڵام یەک پرسیارەت بکەم ئایا تەکنیکاری ما عاقڵ بووە بای ئەوەی بازارەکە لۆخی قوڕەکە یەکن منەی بەسیتی لۆ دەینەوە بەس بە ویژدانەوە واز باش ئەتو مخریج ئەمن دیۆپی ئەمن ئێستا کوردم پێم بڵێ درامایەکەم بە چەندی لۆکی با جواب بدەمەوە با بیتە تەمسیل مخریجی ئەمن دیۆپی بە دەی ئاخر چۆن بڵێم یعنی وەسەلەن کاکەوە درامایەکم لە درامایەکی لۆ بجێتت پێ بڵێم وە کەش دیوار سیزنیەک یان دوو پێم بڵێ برێ کاکە سی ئەلقەمەیە ئەوەندە ڕۆژەم تەسویر پێچێم چەند پارەی وەردەی لێم کردی پرسیارە ئەو پرسیارەکە لێ کردم $20,000 هەمان پرسیارم لێ بکەوە چەند ئیشم هەیە یەک درامام نەکردیا ئەگە 2 کورتە فلیمیشم کردبی باشە ما باقی بەس ئیشی ڕکلامم کردیا هەندێک پرۆمۆم لۆ فلان و فلانی کردیا ئەوە واقعە
ئەوە واقع با کەس بە من نەفرۆشتەوە. ئەو جارە من کەسەکی تورکم ئێرانیم عەرەبم لێم بپرسە برێ سیڤیەکە چەندە؟ سیڤیەکە چی ئەمجارە 20 دراهم چۆنیشمان کردیە. بۆکەی باش باشە تەماشا دەکەی فعلەن 20 درامای کردیە. چەند فیلمت کردیە؟ 10 فیلمم کردیە. فعلەن تەماشاکی 10 فیلمت کردیە. بڵێ بە چەندی لۆم دەی؟ بە چەندی مۆم دێ؟ $10,000. کامیان دەینی بە منطق؟ طبعا وایە عادەتەن بە قوربانی ئەو خۆیان بم ئەمە نمونەی زیندوم هەیە. هەمان ئەو مدی تەسویری ویستم لە دواشە بینم لەو سلێمانی تەلەفۆنمان کرد ئەوە ڕێبین سالاک کە وەسیتەکە بوو. ئەو داوای $8,000 کرد لە تورکیای بە $3,000 هات لۆ یەک هەفتەش. تێگەیت چۆنە؟ گرفتی من لەگەڵ توانە هونەریەکەی وان نییە. باشە گرفتی من لەگەڵ ئەو جۆرە باجێتەی کەوان داوای دەکەن. باشە بە تەجروبەیەکم بودجەیەکی زۆر یعنی خۆی دروست ناکات جارێ با پارەی کەم ئەمن یەک پرسیالەوە دەکەم من بەڕێوەبەری بەشی دراما مەجەنا بدێ لای من بودجەکی $300,000 بدەیە من یەکسەر لۆ تەنفیز دەکەم یان $600,000 ئەوە دەمینێتەوە یان نا بەوەی تووشی شۆکە بم بە $600,000 یان بە $300,000 چێ بودجەی تو لە 300 دەگاتە 600 10,000 زیادی DOP 5,000 لایتەکەی 3,000 فلانی بۆ پۆست پرۆدەکشن $20,000 دەڕوا وەختێک دەبین لێ نووسرا $50,000 دەبینی کامیلێک دەدەیە و بەخۆی شەکە بەو دێ دەکرێت بەسەوە $600,000 نووسیا. ئێو کات و چاوت لەوەیە بکرێ ڕێی نیشان دەدەی دیسان لێرە تەکنیکاری کورد لاواز بوو لە ڕووی عقوداتەوە. ئەمن وام گوتیە کاکە گەرە من ساڵی 5 درامای بکەم یعنی چ ئەتو لە هەر درامایەکی DOP داوای $20,000 لە من دەکەی لۆ نای عەقدەکی عاقلانەی منطقیانە بکەین لە هەر درامایەکی من $8,000 دەدەمێ. باشە لە ساڵی دەکات چەند؟ یخە بە منطقی نیە مشتەک ڕاستە ئەوەش لەوانەیە لەلایەنی خۆیەوە باش بێ منطقی تر بێ منطقی تر لەبەرچە لە بەرهەم کەوادرمان دروستە بی بەڵامە تو لە ناکاو دێی یعنی ئێستا بەس فەرقەکەت پێ بڵێم بەس فەرقەکە $8,000 دەکات چل یارمەتی دەدەم دەی باشە قوربان دەکات $1,000 باش ئەدی ئەگەر هەمان کابرا بێ ئەوە لە 5 درامەها هەمان کابرا بێ داوای $20,000 لێ بکە دەکات $100,000 چەندی فەرقە؟ $6,000 فەرقە. لە مەسەلەی پرۆدەکشن لەوەتەی بمە ئەو شتانە ئەو پارانە حساب دەکەم زارم نەم دەکرد لە مەسەلەی پرۆدەکشن ئەوە خشتەکی زۆر خەتەرێکە ڕستی لێ دروستە بی دەڵێ دەی کورە دە نەفەرەکی زیادی لۆ بینێ با بە نەفەری زیادی چی ئەگەر ئەوڕۆ من نەفەرەکی زیادی بینە ڕۆژی 12,000 لە ماگەکی زۆر دەکاوەنیا ڕسک لەوە دروستە بی لە بەرەندێ دەبینی ئەتوو لە ڕووی پرۆدەکشنەوە چکە دوو عالەمی جیاوازە لۆ ئەمە دەتوانین بەو پارانە ئیشەکە بکەین. یعنی ئێستا بوون منە حەزمەکەەوە پرسیارە لەمە بکەین. هەژدیوار ئێستا چی هەیە؟ هەژدیوار گوندێکی 7 نمونی و کام بەرهەمی کوردیەوەی هەیە. هەژدیوار زیاتر لە 3,000 پارچە جلچی هەیە. هەژدیوار زیاتر لە 2,000 کەرستەی کەلەپوری کوردی هەیە. هەژدیوار زیاتر لە 500 مافور و زازم وشتی هەیە. باشە چگە لەوە هەموو ئەو پرۆژانی کامی ئێستا نایەتە مێشکم ئەوە مەسەلەی ژێرخانە یعنی ئەمە لە بەشی دراما هەموو کەسێک با بزانی لە مەسەلەی بەشی دراما ئەمە یەکەم نقطەی لە ژێرخانی خۆمانەکەین بەیانی سەبر ستۆدیۆی گەورەمانە بی یەکەی ستۆدیۆی کە بتوانانی کاری ڤیژۆڵی تێدا بکرێ پرۆژەی گەورەی پرۆدەکشنی ناو بکرێ باشە دەمانوێتن سبەی بە خۆمان بتوانین خۆمان بەخێو بکەین دەبینە بار بەسەر تەلەڤیزۆن بەو جۆرە سیاسەتە ئەمە قەت ناتوانین ببینە بەردەوام دەبینە بار هەر باسی ئەوەمان کرد باسی ژێرخانی سینەما و دراماوەکمان داتیشتە وەڵا دەبی ئێستا دەبی ناکەتی ناوێ کەتی ناوێ نابەخوای بەردەوام دەبی نای ژۆر دەخۆین یەکشت تا چەندێەوە هاوکارە بن یعنی مەسەلەن دراماکە بەرهەم دێ کەتی ناوێ نا وەرە وەڵا مقابلەی ئەوە خۆشترەوە نیە کەتی دەوێ لۆ خۆمە وەرە مردی لە تێنمان 1 2 3 دەست پێ بکە مامەستا
باسی ئەو ژێرخانی دراما و سینەمامان کردوتە دێمە خاوەنی ئەوەین و ئەوەین ئەمێ تۆزە بێمەوە سەر لایانی ئیداری کوردستان تیڤی کە جەنابەت بەرپرسی بەشی درامای لەوێ هیچ هەنگاوێک هەیە مەسەڵەن کە ئیتر دراما بەس مامەسا کارۆخ دروستی ناکەم بەس مامەستا حەسەن دروستی نەکە بەس فڵان و فڵان دروستی نەکەن پێدوانیە ئیتر وەختیەوەیە دەستی هەنە گەنج بگرن ئەو دەرفەتیان بدەنێ ئەمن بە حکمی لەو ئەرکوی بەرپرسیارەتیمە ڕەنگەیش لە دەرەوەی تەلەڤیزۆن بکەم بەڵام هیچ کاتێک ڕێگە بە خۆم نادەم ئیش بکەمەوە وسوڵ وایە چکە من نهاتیمە بێم ئیشی من قوڕخکاری نییە بەش لە پێنا و کارۆخ و کاک حەسەن و کاک فلان و کاک فلان دانەدرایە بەرهەم بەش لە پێنا و ڕازیکردنی دڵی فلان و فلان دانەدرایە بەش لە پێنا و ئەوە دانرایە کە خزمەتی قەزیەی نەتەوەیی کۆمەڵایەتی و ڕێزگرتن لە هەموو پرسەکان دانرایە با من یەکشتی بە تو بڵێم یعنی قەت لەوە قەت دڵنیا بن لەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمان بڵێم وەڵا ساڵوەزێکیش دەکرێت کارۆخ دەیکان ناو باشە ئێستا منە سەرم فەرزە لۆ بەشی دووەمی ئەدیابین وەکو بەرپرسیارەتی ببمە بەشەش سەرچێویشە و پشتیوانیشی بکەم و پشتیوانیشی یەکەم بە کامل تاقەوە دەگیت چۆنە ئێستا هەموو توانای منەوەی کە چۆن بتوانی داخوازیەکانیان جێبەجێ بکەین دوێ ئەو ئیشە بی کە ئەمە دەمانوێ چکە جیاوازە ئیشە کە ئەمە بمانوێ ئیشە کە بەرامبرم بێوێ هەموو ئەوەی کە بەش دەیەوێ ئیشەکە ئەمە دەمانەوێ باشە لەبەرەوەی شەریکەیەک نینێ بڵێندەی با لەسەر ڕوئیای کەفلان ئیشکەین بزانی دەگەینە چە بەتەشی پەیامەکەی ئەمە بالو معلوماتی جەنابەت ئەمە کۆمەڵک دەرهێنەر لیستی لۆ کرایە کە ئیشی بدەینێ بەڕاچاوکردنی کۆمەڵە گەنجەچی ئەو ناوانەش ناوەک نینە با بڵێن وەکو ئاە دەبی ناکتوانین دەستکاری بکەین بەیانی ڕەنگەوەی لا بدەین ئەوەی دابنین پرۆژەیەک دێ لەوان جوانتر ئەوەی دەدەینێ بام یەک ئەمە لە بەشی درامە تەعامل لەگەڵ دەرهێنەر ناکەین هەر دەرهێنەرێک بێ تەقدیمی دراما بکە لایمە دەبی کۆمپانیایکی جێبەجێکاری لەگەڵ بی ئەو کۆمپانیایە جێبەجێکار قەرارە ئەبایە کۆن لە وەزارەتی ڕۆشنبیریش ئەو قەرارە ئەو جوان نیاندابوو لە بەرەندە ئێمە دامان ئەمە دەمانوێت بەو استراتیژیەتە ئیش بکەین وە زۆر دەرهێنەری شاتی ئێستا ئیش تەقدیم کردیا کە ئێستا حاڵیان بەردەستە لایمە فۆرمە چاپڕ کردو لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار لۆ تەعامل لەگەڵ دەرهێنەر ناکەین لۆ تەعامل لەگەڵ کۆمپانیا جێبەجێکارەکەین لەبەرەوەمە پێمان وایە ئەمە موەسسەسەینە تەعاملکردن لەگەڵ کۆمپانیایەک کە مۆڵەت پێدراوە و بەیانیش ئەگەر بێت و خەلەلێکی یاساییمان هەبی لە ڕووی سزای داراییەوە لە ڕووی لێپێچینەوە لە ڕووی ئەرک و مافەوە ئەمە دەتوانین لەگەڵ کۆمپانیای بکەین کە ئەو کۆمپانیای سەرمایەکیە کە بەیانی تەحملی سزایە داراییەکانی مە وەربگری ئەخ ناکرێ من بێم عەقدەچی $400,000 لەگەڵ دەرهێنەرێک بکەم کە بەخۆی خانێکی 7 دەفتەریەکە بەیانی ئەمە چۆن بتوانم جورئەت بکەم وەکو بەشی دراما بەیانی دەرهێنەرێک بخەم بە بەرامبەر دادگاکان هات چۆنە ئەمە پاراستنی شکۆی دەرهێنەر وەکو کائینێکی بەرز لەناو پرۆسەی فەنی دەیهێڵینەوە وەکو لایەنە ئیداریەکان وەکو لایەنە باڵین پرۆسە یاساییەکان باشە ئەمە لەگەڵ کۆمپانیا جێبەجێکارەکان تەنفیزەکەین لە چمان قازانجا ئەمە ئەوەلەن هەبوونی داتایەک یان هەبوونی ڕقەمەک بۆ لەوەندە ڕۆژە تەواوی یەکەم کۆمپانیا جێبەجێکار و کاتی مەجبورە تەواویکە باشە لە تەواو نەکردنی سزا ئەدرێ باشە لە زوو تەواوکردنیشی بەخۆی دوورە بیتۆ لە کێشەی سزادانی تاوا یعنی کۆمەڵە خاڵەیە لە بەرەندێەوە ئەمە لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی بابەتیانەوە لە ڕووی دەستکاری نەکردنەوە لە ڕووی ئەوانە چکەمە تووشێ و حاڵەتانە بووینە دەقی نووسەر کۆمەڵە مەشەدەك بووە کە بەڵام دەقی مخرزی دواتر کۆمەڵە مەشەد بووە حەڵقە هەبووە بۆن منە بانەچ بەناو تەفاسیل لە نووسەر 44 مەشەد نووسرایە بەڵام بێباکانە مخرزاتێک کردی کە 12 مەشەدەدی 20 قسوور مەشە دەکەیت کە چی بەسەرات ئەوانە نەکەی تر نابی بەسەر مەحەبڕ ئەوەی ئەوە لایەنە ستانداردەکەشێتی لە هەموو جیهانی ژوایە دیعید دەرهێنەر گرێبەستی دەرهێنەرێتیەکە گرێبەستی فیلم
بەرەمێنانی فیلم یان دراما لەگە دەرهێنەر ناکرێت لەگەڵ کۆمپانیای جێبەجەکانی بالضبط. پرۆدیوسەرەکە یەکرێ بەتەکید اینجا بۆیە ئەمان ئەمەش دیسانەوە هەنگاوێکی باشە یعنی بۆ واد لەیەکە تۆ تەرکیزت بەس نانە بەس پرۆسەکە بێ. لەسەر پرۆسەکە بەیانی دەرێنەر بانگ ناکرێ برێرەکە کە تو چەند ببوورە هەڵدەر دیسان زوولانمان بەیانی دەرێنەرەکە بانگێژ ناکرێ برێرەکە کە تو چەند قسەت وەرگرتێت چۆنت وەرگرتێ کوت سەرف کردیەوە کۆمپانیای جێبەجێکارە دەرێنەرەکە باس فکری لە ئیشکردنەکەیە ڕاست باشە برام ئیشەشی باش بۆ ئەوە خەڵک ڕخنەمان لێ ناگری لەوانەیە وڵا لەوەش بگیرێ ئەجیرێ لەوەی کەلو ئیشمان ناگرێتێ بەڵام با یەک واقعەیە هەموو ئەوانەی کەیسیان لەسەرە چاوەڕێ نەکەن لە لایمە ئیشیان بدرێت بە ئەو واقعە و زۆر سەڕێشە قساکەین زۆر باش هەیە ئێستا لایەزان کەیسی لە وەزارەتی ڕۆشنبیری لەسەرە ئەمە ئەو هەڵانە دووبارە ناکەینەوە ئۆکێ یعنی پەیوەندیەک هەیە لە بینی ئێوە وەزارەتی ڕۆشنبیریا بۆ لەگەڵ بەڕێوەبەرایەتی سینەما باش پەیوەندیەکی وردیشمان هەیە چکەمە لە داهات و دامی پرۆژەکانی شوانی شەکەین وامە نەک بەوە ڕاناوەستین ئێستامە دەمانوێ ئەو پەیوەندیە لەگەڵ کۆلێژی زۆر بەرفراوانکەین بەشی سینەما لەوەی بەرنا لە بەرنامەی مندا نازانم ئەتوانین جێبەجێ بکەین یان ناو ساڵ بتوانین یارمەتی ئەتوڕحەکانی و تەڵەبانەش بدەین زۆر باش ئەوە یەکە لە پرۆژەکانی من بەڵامەوە وعد نییە بەیانی کاکدانا بە ئێرەم بگری یان مامۆستا ژیروان تای برێ وەرە و قسەت کردێنە بەڵام لە بەرنامەمدا تەماشاکەم بزانەوەی کە لە پێشما لەسە ئەتوانین یارمەتیان بدەیانە وەرزانی کە سینەما ئاکرێ هەنا بتوانین باشە دیارە مەسەلەن بڵێ ئەم ساڵ چەند دراما بەرهەمێنرێ وڵای پێم وایە ساڵ بەس بە شێ دیابینمان هەیە کروگە لە فەقیرین ئەولەویەتمان بە بڕیاری کاگنینۆسی چکە بەشی دراما ڕاستە و خۆ تابعی ئەوە ئەولەویەتمان جارێ با بەرچاوڕوونیمان هەبی بزانین ئەتوانین چ بکەین چکە هەموو هەوڵەکمانەوەیە دیابین و ڕەمەزان پێڕا بگە پێڕاگە ئەگەر پێڕانەگەیشت بە دیلمان نەبی گرنگ بێدراما نابین ئەی هەش دیوار هەش دیوار ناکەینەوە ئۆ بەخۆی ئیشکالم لەسەرەوە بووە کە هەش دیوار هەم لە شوێن و لە کاتێکی باش نەبووە ئای بۆ لە کاتێکی باش نەبوو لەبەرەوەی کە لە ڕەمەزان بوو یا نا لە شوێن و کاتێکی باش نەبووە مەم خەناو تەفاسیل باش بابینەوە دیسانەوە سەر هەندێک وردەکاری تر هەرچەنە زۆر دنیایەک پرسیار و قسە ماوە چەند ڕۆیشت سعاتێک و شتێک ڕۆیشتووە واللهی زۆم لێمان یەک دوو پرسیاری ئاخیرت مامەستا زۆریش باس کرا ئەو من خۆشم ئەوە بووە جێی سەرنج بۆم کە تۆزێ لە ئامانجی ئیشەکە لە هەش دیوار ئامانجەکەی وازەح نەبوو لێ یەکەمە تەواو یەکەم پرسیارەکە ئەمە تێگەیشتم یەکسەر مەسەلەی فکر مەسەلەیەکی دابڕاوە لە درامای کوردی تێگەیت چۆنە فکر یعنی بەچ یەک پرسیارە دێکم یعنی نۆمە درامایەکمان نەبی سبەینی هەولێر بێ ئاوە هەولێرچی ئاوی نییە ئەدەی هەر ئەوەیە بابەتەکە ئاخر بەس مەسەلە بێ ئاوی نییە ئێڕاستە ئەدی ئەو مەسەلە زانست ئەزانی هێشتی وە تو بڵێم مەسەلەی تێکەڵکردنی ئەوەلەن یەکەم خطوە کامە ئیشمان کرد تێکەڵکردی مەسەلەی زانستی بوو بە درامای کوردی مەسەلەی گەشتی کات کە لێکدانەوەیکی زانستی زۆر لەسەر هەیە تەماشای بەڵام بەدیوە ئاسانەکەی کاکە سەفی یەکت وەچ سەفی دووە سەفی دوو وەچ سەفی سەیە ئێدە بۆ چاوە تەماشایش دیوار بکەن ئەمن کە گوتم بینەرێکی ئامادەکراوم هەیە یعنی ئەگەر بێت و ئەمە بەس بەش یەکەممان 16 ملیۆن ڤیومان هەیە بەس حەڵقە یەکمان 1 ملیۆن ڤیوە لە یوتیوبی باشە ئەمن گوتم مادام خەڵکێکی ئامادەکراومان هەیە مەسەلەی فکری سەبر بینم پرسیاری قورسیان لۆ دروستکەن خۆ هەتایە کورد دانانیشی بە دیار دەرە بەگەک و فەلاحەچی بە دیار ماڵێکی دەوڵەمەند و وەڵڵی با من یەک سەراحەتت پێ بڵێم بە کامل قەنەعەتەوە خۆ هەموو دایانگۆ دواشە و وەرچەرخان بوو لە مەسەلەی درامای کوردی بەڵام لە ڕووی بابەتەوە نامن پێت دەڵێم لە ڕووی مەسەلەی تەکنیکەوە لە ڕووی تەکنیک
تەکنیک جێبەجێکردن لەوەی کە ئیتر زەوایی جوانت دیت زلوبەرجی جوانت دیت تەکنیکی جوانت دیت حڕەکەی کامێڕی جوانت دیت لایتی جوانت دیت مۆنتاژی جوان مۆسیقای جوان بەڵام والله وبالله لای لە بابەتەکەی پەشیمانم بەڵام ئەو کاتی عەقڵەکەم ئەوەندە بوو هەموو شتێک ممارەسەیە ئەمن عەقڵەکەی فیلم و چ ئەوەش هەموو تەجروبە باوەڕ بکە ئەوە حەقیقەتەکەی پێت دەڵێم واللهی پەشیمانم باشە بەڵام تەماشەوەی بکە بەشی دووەمی هەژ دیوار لە ڕووی تەکنیکەوە باشە چەند مرتاحی لە ڕووی بابەتەوە چەند مرتاحی ئەو بابەتە بوو کا من دەمەویست ئیتر سەبر مەسەلەی فکر بینە ناو خەڵک دابنی شبرێ لۆ کۆرەیە ئەرێ ئێوە بە چ چاوی کۆرە بوو ئەرێ ئاوی سپی چییە شێخی گەنجی چییە یاخۆدەرە لاینە ئەساسیەکەی ئەو گەشتی کات شتێکی گرنگە کە خەڵک لێ تێگەی چۆنە ئەمن پێویستم بەو مەسەلە فکر ئەو من باشتی بە تۆ بڵێم جارشکە من تەڕاجۆ ناکەم لەو مەسەلە کۆمەڵایەتیانە باش تێگەی چۆنە ئەمن بەردەوام مەسەلەی زانستی لە مەودووە بەشەکە لە ڕۆسەی فکری بە ئەو فۆرمانە بە ئەو فۆرمە تازانە بێتە ناو کوردەوە ناو سینەمای کورد لە ساڵی 1960 ستالین کوبریک ئیشی کردووە لەسەر تایم تراڤڵ لەسەر گەشتی کات کریستۆفەر نۆلان پێش 14 ساڵەوە و پێش مەسەر ئینتەرستێڵەری کردووە ئەوە ژەر لەسەر گەشتی کاتە یعنی بۆچی ئێمەش ئەو هەوڵەمان نەبێ بۆ ئەبێ هەر ئیلادانیشین بە دیار چوزانم گەشتی کاتمان خۆکەکە زنانانیشی باسی و مەسەلانە بکە گەشتی کات نا مەسەلەکە چیە گەشتی کاتمان بە ئێرە و بە ئێستا کردیا ڕاستە یعنی بە ئێرەت کردی وەکو مێژوو بە ئێستات کردی لۆی تێکەڵی بکەیەوە یعنی هەندێک مەسەلەی فکریە خەڵکی مەدەی کورتێک کاتۆ لەسەر شڕوبەکەی بابی کو دەبی شڕوبی بخوا کەپی بێنەبی پێت ناڵێ کاکە ئەوە سادەیوانە ئەتو کابراایك لە 2023 لە ناکاو پێت دەڵێ سەداح حوسێن نەما کاکە ئێستا هەندێک شتی بڵێ چەند عەجیبە شتە تو زەلامەک لێت بێتە ژۆر بزانێت 2010 فلان نامینێ مە دەبینە دەوڵەت تو دادنیش بەس فکری لێ دەکەیەوە یعنی دەڵێ وەچ دەڵێ کەسە کاتیە لەو دنیای دەڵێ سەداح حوسێن نامینێ دەڵێ وەڵای شۆکەکەی کاکە تو ڕاوەستە ئەتو لەو سەردەمی ژیای ڕەخنە هەیە ڕەخنە دەڵێ لۆ مادام کەونە دیوارنە تەقیب وە مشتێک بابی من ئەوە مخرجی مەیە ئەو فۆرمەی لە لای تو دروست کردووە ئێستا ئەو مێزە نایرم بجوولێنم هەڵدێرجیان تەقەی دێ ئەو مێزە ئێستا نوێ یان نا 10 ساڵیت کە کەونەیان نا ئێ من ئێستا کە باس ئێستا بکەم کەواتە دەوی بە نوێتی دابنێم بە شکایەتی داینەنێم ئێمە نا کە گوتت بەحسی مێژووی دەبی دیوار تەقیبی پەنجەرە لایەکی شکابی دۆڵابەکە خوار ببیتەوە هەندیان دەرکە کردۆ دوو لە ڕوتومەلی حیزب ئەو کاتەوانە باشە یعنی قسەکت پێ برێم ئەو کاتی ئەوە مۆدێل بووە کاکەت لۆ لەوە تێناگەی ئەو زەوەرە سەر نوێ ئەو بەریە کورتنانەتەبی مامەستا باسی وردەکاریەکەنە مەسەلەن کارکتەرسازی لە ئیشەکەتە زۆر وازەح نەبووە یعنی با بڵێن کارکتەری مام ڕەشاد زۆر باسی ئەوە کەنەڵێن کە ئەو کابرایان مۆزەفی حکوومەتە مەسەلەن مۆزەفێکی حکوومەتی تو دەڵێن زراوی کۆمەڵە ڕەخنەیە دڵنیام لەوە ئەچیت ئێستا من یەک سڕد لۆ کەشف دەکەم یاڵڵا هەم ئەوە هەمیش دەقەت پرسیارەکە لە من کرد وەڵڵا زۆرم پرسیار وەڵڵای هەندێک کەسایەتی بەسەر هەندێک کەسایەتی ئەفزەڵ کردیە ڕاست وایە ئێستا چ دەڵێ حەقت بە کەسایەتی نەدایە ناڵم حەقت نەداڵێم لە ڕووی کارکتەرسازیەوە کێشەی هەیە مەرزە هەموو بابک عاقڵبی نامەرج نییە بەس ناکرێت مەسەلەن یەک شتیچە دەڵێ هەر کاتێک ئەخلاقیات کەتە ناو پرۆسەی فەنی بافەن نەکەن ڕاست لە بەروی مەسەلەی فەنی ئەو ئاوێنەیە کە بە باشەکەت وەک خۆی پیشانەدا خراپەکەش وەک خۆی پیشانەدا قسەکەی من تەواوە یعنی مەرزنی هەموو بابک لە ناو دراما بابەکی بە ئەدەبی هەموو کوڕەکی خراپی زۆر لەگەڵ قسەکە ئەو تێڕوانینە دەوی بگاتە ناو فکری تاچی کورد وەڵڵا بە حەقی خوای ئەوەی ئەو ڕەخنەی گرتیا یعنی هیچ دەپی بڵێ وچی بابە دێتە ژۆری تو لەبەر هێردەستیەوە ڕاست بابە جوابم بداتەوە ئەو زیلەی ئێستا لەوانەیە ئەوان قسەکەیانەوە بێ مەسەلەن بڵێ ئەوە لەوانەیە لە ئێستایەوانە بێ لەبەر بابی هەڵنەسێتەوە بەس لە ساڵی هەشتاکانە وانە بوو زۆر باشە دروستبوونی شخصەتی سیروانی چ بوو
چی بوو تۆ بیڵە لە یەک جملەی لۆت کۆ دەکەمەوە چێ بۆ پشیلەکەی کوشت سیروان لە بەشی یەکەم لە بەشی دووەم پێی دەڵێت و دەڵێگەرە تۆ پشلە نەکوش با خوددا غەزەبی لێ نەدەگرچین کاتە سیروان لە ڕووی عەقڵەوە کابرایەکی بە سرعەت بووە ڕەتفعلی بە سرعەت بووە هەموو بەریەکەوتنانی لەگەڵ ڕۆلی شانێکە ڤانیە خان ڕێز و احترامە مێلووی ئەوەی هەیە بەریەکەوتی دەبوو گرفتەکان لە چێ دەردەست دەبوو لە مام ڕەشادی نا لە هەڵگوردی نا لە ڕوحەیزای نا لە زەینەبە و مام مەغدیدی نا لە سیروانی لە بروی سیروان سرعەی ڕەتفعلی هەبوو عەقڵی متەکامل نەبوو بابی بەو قوربە سەریەی دەچۆ دەرێ ویژدانیش بە کراس و بێزای بەس جێدا خەبەری بە فێری فیلاری دەگیت چۆنا لە بەرەندی تەماشای هەلە گوندیش ئەو خۆی بەرنەدایە وەکو فۆرمی سیروانی بۆ نمونە بە کراس و بێجامەیەکەی دێتۆ ناو خێمەی یعنی کللتوری ئەوانیشی نەگرتە بەر یەک جملەی ناپەروەردەیی لەسەر زمانی هەڵگورد و ڕوحەیزا و تەنانەت دلێریش باشە ئاراستەی مام ڕەشادی کرابی سیروان لە چێ فێر بووە سیروان لە مام ڕەشادی فێر بووە مام ڕەشاد هەندێک جملەی قۆڕی لەگە بابی هەیە ئەوانە بەریەکەوت ئەوانە مەسەلەی دروستکردنی ئەوەیە کەچی تەماشەیکە لە جملە چی مام مەغدیدی کە لە سەنانی دەڵێت و نەتزانیە پاژمردنی عەتیەی خێزانە تەربیەتی منداڵەکانە بدەیت مام مەغدید بە ئەوەی دەڵێ بە مام ڕەشادی پاژمردنی عەتیەخانی ژنت نەتوانێت تەربیەتی بدەیت باشە لۆ لە بەرەوەی هەم ڕوحەیزا هەم هەڵگورد تربیەتی دەستی عەتیەیە باش تەماشەی چۆنە باشە یەک پرسیار یەک شتی باش عەتیە چێیە یەک شتی من عەتیە چێیە پلچی زەینەبەیە وەیە وایە باشە زەینەبە چەند نەرمونیانە ئەتو هەر لەوێن دەرانەوە تەماشەکە هەر لەوێن دەرانەوە لە ڕووی جملەوە دەداتێ لە ڕووی جملەوە پێت دەڵێ کاکە ئەو کەسایەتێت چۆنە و ئەوە ڕابیتەی چیەوە کام سایکۆلۆژیەت یارگرتیەوە کام ژینگە بەریکەتیە یەکشت هەیە مامەستا ئەمە بۆ تۆ ڕوونە چونکە تۆ مەسەلەن دەرهێنەری ئیشەکەی بە قوربانی بم بەڵام ئەوە ئەگەر یعنی زۆر باش نەگەیشتەوە ناخر باش گەیشتن نیە ئەو جملانەی گوتم لەناو دەقنیە ئەو جملانە لەناو درامای نییە جا من قسەی بچووک بڵم بڕوان بەوە هەیە کاتێک تۆ کە بە فیلمێک بە درامایەک لە دیمەنێکە لە حیوارێکە ئەتێ مەسجێک بگەێنی ڕەنگە مەسجەکە ڕاستە و خۆبی بە چاوی بینەرەکەیان دەجارە مەسەجەم گیان بە سبەینی خەڵکەکە نەیدەگوت کاکەوتە هەموو تیکرارە چییە کابرا بەس تویتە ناو تەفاسیلی دروستکردنی بیتزایەکی لۆ خەڵکەکە نەیزانێ بیتزا چییە خەڵک دەیگۆ هەموو تەفاسیلی نایە بۆ بۆرە هەڵدەرە تەقای کرد باشە خەڵک نەیگوت کاکە چۆنەوە بەس خەڵک چاوەڕێی شتێکی تریە کرد چاوەڕێی ئەوەیە کرد خەڵک شانیا کە دێتە ئەوێ ئەم بۆ بەحث چۆتە وڵاکە باشە چاوەڕێەوە بوو شانیا مەسەلەن یعنی قسەکردنەکەی پرسیارەکانی لەگەڵ ئەوانە چونکە ئەو خۆی هەڵی بژاردو کە بە دوای ئەو مەوزوعە بچێ بەحث بکە نەک باسی ئەوە بکە یعنی لە هەنێ شوێنە زۆر وەکو کەسێکی مراهق دەرەکەوت تێگی بەڵام لە کاتێکا تۆ تەلەبەی ماستەر و بۆ بەحثکردن ها برام بە کورتێکە ئەگە کردتان گۆزارە بە خۆتانەوە بکەن کاکە نانە مامەسا ئەوە بەغەڵەت تێنەگەی کوورە برالۆ یەک دنیا قسەی خەڵکو کاکە گیانم پێت دەڵێم نەقسمان هەبووە ئەدی و گەورەترین دانان نییە بەڵام خۆمش پێت دەڵێم دەبی ڕێگە بەمە بدەن باشتو هەموو تۆزیحاتانەی من ئێستا لە مەسەلەی پرۆسەی فەنی بە عەلمیەکەی یەک فلسی سوتای ناینی مادام نەگەیشتە خەڵکی ئەوە واقعە ئەگەر من مامۆستا بم مامۆستای ماحەدی دەبێ واقعی بە خەڵکی خۆمان برین عیبترین شت ئەوەیە عیبترین شتەوەی کە دواتر دەپسەر ئیشەکە تو بێ دیفاع لە نەقدەکان بگری بەڵام ڕوونکردنەوە هەیە بڵێ کاکە ڕوخسەتێت و ئێستا و جملانە بگو دنیا ئەوەی کە نەقدی لە من گرتی و تۆماشە دەستۆ سەر و جملەی وا پێشی بڵێم لەسەر مەشەدی ناخواردنەکەیە باشە پێم وایە لە حەڵقەی دووەمەیان سێمە زۆر تۆزی حەماندایە گەیشت یانی شتا قسەی بکەم وەڵاهی بە من گەیشت بەس ئایا بە خەڵک گەیشت شتەکان بابەتەکان ئەوە مهمە هیوادارم بە هەمووتان گەیشت یعنی
زۆر تێبینی هەبوو لە ئەژ دیواری یەک جێ دڵخۆشکەری بوو کە دووبارە نەبوو لە دووە یعنی بەڵام یەک کێشە هەبوو لە دووە تۆ وتت خۆت یەکەمت بەدڵەیە دووەم والله من هەمووی شش خۆم بەدڵە آخر ئەو دووە بەس یەکەم خۆش بوو یەکەم خۆشتر بوو بۆچی لەبەرەوەی فێری کردم باش جا ئەوە زۆر مهم بوو ئەو ڕنگدانەوەی لەسەر جوزئی دوی هەبوو یعنی لەسەر سیزنی دووەمی هەبوو مەرز نییە تەکنیکی بەرزە و بێ هەموو پارێزە بەلاحی بدێ ئەو هەموو تەکنیکەی کیفایەتە ڕاست بابەت بە ئەبێ تەکنیک لە خزمەت چیرۆکە ئەبێ لە خزمەت ناوەڕۆکە ئەبێ زۆر لە ڕووی چیرۆکەوە قسە لە ڕووی سیناریۆ باڵی نەک چیرۆک قسە لەسەر ئەوە کرا زۆر پڵۆتی کەم بوو ئیشەکەت یعنی زۆر کەم حبکەی تێدام کەم یعنی زۆر ئەوەی تیانە بوو ئەزانی باشت بێت دەڵێمەوە من زوودانم بەوە هەندێک کارکتەر هەبوو کە ئەکرا مەسەلەن وەرچەرخان کە وە خۆت باست کرد مەسەلەن کارکتەری شێرکۆ لە سیزنی دووەمە ئەتوانی شت گەلێکی زۆر لەسەر دەستی ڕووبن خەڵک چاوەڕێی ئەوەیە کرد چونکە تۆ کارکتەرەکە دوا دروست کرده بوو یعنی کارکتەر سازیەکەت بەو شێوەیە کرد بوو کەسایەتێکی ئاوا پیشانە دەدا بەڵام دوای نۆرمال بووە یعنی و کارکتەرە هاتە ناو خەڵکەکە و شتێکی تەبیعی بۆ کەم بوو بڵۆتی کەم بوو یعنی گرەی کەم بوو ئیشەکە نا لە حەڵقەی 3 تا 9 تووشێ و گرفتە بووینەمە فعلا 3 تا 9 حەدەس کەم بوو ڕاست واوە بیتە تەجروبەیەکی زۆر باش دۆیشی داهاتوومە دەگەیت چۆنە ئەوە حەقیقەتە ئەرێ وەڵڵی بخۆم زۆر زادەم بۆ دەبووە ئەلێرە ئەوە بکرابایە بەڵام میتر بەسەرمان ڕۆیشتە بوو تاوان دەرگای چاکم لێگری ئەڵم دەرگای چاکم لێگری ئەڵی دواشە و مەسەلەن خۆم لێرە ئەڵی من لە چیرۆکەکەی پەشیمانە تو بڵێم یەکشتی بۆ تو بڵێم هەموو ئەوانە کەسیش تەحمل ناکات جگە لە من یعنی ڕەبتی بە نووسەرەوە نییە دەبوایە من عاقلانەتر تەعاملم بکردبە هەرچەندە بەو مانای نییە خۆمە شکستمان نەینە نابەتاکییت باسەکە ئەوە یەکلای بۆتەوە کە تا چەند سەرکەوتوو بوو چۆتە ناو مەسەلەیەک بوویتر بۆ باس و خواست تەمان وەوە تەمەنی دەڕوا ئەش دیوار تەمەنی ئەڕوا و لەو ئیشانەی ئەمینێتەوە دەگەیت چۆنە و لەو ئیشانەیە کە هەموو لە هەجەکانی لەگەڵ خۆی کۆ کردەوە ئەمن یەکشت زۆر پێم ڕتاحم لە مەسەلەی هەش دیوار کوردانە کرایە حەزبیانە نەکرایە یەک کەسم لۆ بینە با بڵێ لە ناو بەشی یەکەم باسی ئەو هەموو پێشمەرگەما کرد ڕۆژێک باسی مەفرەزەیەکی پارتی لە ناو ئیشەکرا تەسەوڕ دەکەی دروشمی شوێیەکانی تێدا بووە بەڵام لە بەرەوەی دروشمە چینەتەوەی بووە ئەو بەکارمانە کاتێکە هەڵگورت هیوایەت چییە مەسەلەن ئەڵێ نیشتیمانی بزەبەت دەزانی یەک نقطە زۆر مهمە لە مەسەلەی فەنی ئەتوو نەچێ ژێر هیچ سەترەک بەڵام هەموو کەسێک لە بن سەترەکەی خۆت کۆ بکەیەوە ڕێک ئیشی دراما ئەوەیە ئەو نەهجەیە ئەوەی کە من دەڵێم ئەمە غەڵەتین ئەوە تاکو تەرا لە بن سەترەکەی ڕۆیشتێک کا من دڵم لێی عادز بووە لۆی عادز بووە نەک لێی عادز بووە کە نەدەبووە ڕۆیشت باید سەترەکەی من گچکەتر بووە لەبەر قسەک پێ بم کاک بڵێن ئینسان بە تەموحی زۆرەوە ئەگاو و بە یەکتر قبولکردنی بەرامبەرەوە ئەگاو باشە و ڕەنگە لە زۆر بوونەوە تامدیدوی کامە یەکشتی وە تو بڵێ مە من قەت خۆم ناخەمە ناو مقارنە لەگەڵ هیچ کەسەچی لەبەرەوەی مادام دوو فکری جیاوازە دوو ئایدیای جیاوازە کۆمەڵک تێڕوایینی جیاوازن قەت ئەو نەبی ئەوە بیتە ئەمن نامنە بماوە فعلا طبعا ناکرێ هەموو شتێک بەدڵی هەموو کەسێک بەڕاستی پرسیارەکەم بە تۆزەی وەزعەکە ئەهۆن کەینەوە ناخۆشە لە وەزعەکە تێک سوبوو عارەقت کردبوو تۆ یەک پرسیار تا چەند پێ وایە مەسەلەن ئەکتەر خۆی ئۆتۆوەکو دەرهێنەرێک مەسەلەن ڕای خۆت ئەکتەر خۆی ئەتوانێ ئەفزەلیەت بە ڕۆڵەکەی خۆی
بەبێ ئەوەی مەسەلەن دەرهێنەریش بۆی دیاریکە. ئەوەم لەکوێ ئەو یینم بۆ دروست بوو یەکێک لەو دیمەنانەی کە لە دواشەوە هەبوو هەتا ئێستا کە لە لای من جوانترین دیمەنە باشە لە هەموو دراماکە بەڕای من جوانترین دیمەنەوەی مامەسا یونسی حەمەکاکە کاتێک کە خەبەری ئەو مردنی کوڕەکەیە دەنێ ئەڵێ ئینا لیللاهی و ئینا ئیلەیهی ڕاجعون و فرمێسک بە چاویەیەت یعنی لەوێ دیارە تۆ ئەم کابرای ئیتر ها چۆن کوردەواری ئەڵێن ڕۆحەکە بەبەری ڕۆڵەکەی خۆیان ئەوەندە غەریب بوو ئەوەندە جوان بوو ئەو دیمەنە تا چەند پێ وایە ئەکتەر خۆی توانێ وا بکە ئەکتەری باش لەوە بە دەردەکەوی کە ڕۆبۆت نەبی داهێنەربی دەرهێنە ڕۆیایە تەواوەکەی پیشانەدا و هەندێک لە مەساتی شەیە پێی دەڵێ لۆی جیابیتەوە ئەو دەرهێنەرە ئەو ئەکتەرانەیە موتیعی دەرهێنەرن بەڵام لە چوارچێوی ئیبداعی خۆیان نەجاحەت دەینن بەڵام ئەو ئەکتەرانەی کە ڕۆبۆتین هەزار جار بەیانی موتیعی دەرهێنەر بن هەر دەستن و سەر ئەو قالبەی کە وەخت خۆی لەسەری ڕۆیشتینە ئەکتەری کورد گرفتی لە چیە لە قالبدانەکەیتی ڕاست ئێستا من هەموو جارێ مەحاولەم کردیا هیچ کەسەک وەکو من حیوار نەڵێ وەکو خۆی حیوار بڵێ لەبەرێنی تەماشای هەموو ئەکتەرەکان کەسیان لە من ناچن هەر یەکە و کەسایەتی و شێواز و فۆرمەشی جیاوازیە بەشەشی لە چیا من دبلۆمەکەم لە تەمسیلە دبلۆمەکەی من تەمسیلە یعنی من کات خۆی لە تەمسیل دەستم پێ کردیا لێرە داهاتینا کۆتایی ئەو پرۆگرامەی خۆشحاڵم بۆ دیدارێک زۆر ماندوومان کرد دنیای قسەی تر هەیە یعنی باسەکە ئەو نەخۆش بۆ سعات و نیوەکمان تقریبا دێوەڕ کرد زۆر ماندوومان کردی تۆ ببوورە بۆ هەر کەم و کوڕیەک گوار شتێکە بەدڵی خۆم قسەم کرد دەی الحەمدوللا ئەوە زۆر باش هیوای سەرکەوتنت بۆ خوازین مامۆستا ناوێ ئیتر دامان بڕێنی لە هەش دیوار و لە درامای بە من دەڵێ تور بیە بەڕێوبەری بەشی دراما نابی بە خۆتیش بکەین نا بەزوتم مەسەلەن دەرفەت بە خەڵکی تریش بدرێت جگەل لە ئێوە ئەگەرنا جەنابەت هەڵبەتە کەسێکی دیاری یعنی دەرهێنەرێکی دیاری و دراما خەریکە لە ڕێی تۆ ئەتوانم دێتەوە سەر کەلتوری دروستکردن جارێکی تر و ئەوە وعد لە باشتر ئەگەر وعد بی لەکنە من ئەوەی کە لە بەرنامەی مندایە وەکارە چی نەکەین بەیانی ئیداری تەلەڤیزۆن سار بکەینەوە دڵنیا بەلۆی پرۆژەی زۆر جوانەکەین ئینشەڵڵا بۆ یعنی هەنێک لە چوارچێوەی دراما شتی زۆر باشمان لە مێشکە بەو هیوای ئەگەر لە من و لە کاگنینۆسی گەڕێن ئێمە لێتانە گەڕین من باسی خۆمانەکەین ناچینە ناو ماڵی خەڵکی لە من و لەوان بگەڕێن زۆر سوپاسدانەکەم زۆر سپاس بۆ تۆ عەزتمەندای کاچێ